ئازیزان و خۆشەویستانم ڕۆتان شادۆم کاتتان باش. ئێوە بینەری کەناڵی هیوان، من شەماڵ عەلیم لەم بەرنامەیەدا لەگەڵ هاوکارم هیوا عومەر لە هەولێر و بە بەشداری میوانێکی بەڕێز هەردیمەدی لە پاریسەوە سەبارەت بە ڕووداوێک قسە و باز دەکەین کە لە ڕۆژەکانی ڕابردوودا هەموو سەرنجەکانی بۆ خۆی ڕاکێشا. بەڵام بەر لە دەستپێکردنی باسەکە پێویستی ئێزانم ئاماژە بکەم بەوەی کە ئێمە لە کەناڵی هیوا سێ هاوکارین لە پێشکەشکردن و گفتوگۆکردن لە بەرنامەکاندا، هاوڕێیان گۆنا سەعید و هیوا عومەر و من، هەروەها هاوڕێ ئارام عەلی لە پشتی کامێرا و بەرنامەکانمان بۆ بەرهەم دەهێنێت. ئەمڕۆ بەداخەوە بە هۆکاری ناساغی گۆنامان لەگەڵ نییە و ئومێدی زوو چاکبوونەوەی بۆ دەخوازی. وەک گوتم بەرنامەی ئەمڕۆمان لەسەر ڕووداوێکی گەرمی ڕۆژە. لە هەفتە و چەند ڕۆژی ڕابردوودا چەند کاریکاتێر لێدوانێکی ڕسمی و چەند کاردانەوەی دڕندانە دووبارە کێشە و ململانیەکی گەرم و تونند و تیژ و کۆنەپەرستانەی هێنایەوە بەرباس و کردەوە بە ڕۆژە. تەواوی چاو و هەستەوەرەکان دووبارە چوونەوە سەر هەواڵەکانی ئەوروپا و فەڕەنسا بە تایبەتی. لێدوانەکانی ماکرۆن سەبارەت بە قەیرانی ئیسلام و کوشتار و تیرێری دڕندانەی بە دوای خۆدا هێنا و دڕی بە هەواڵەکانی کۆرۆنا و چەند هەزار قوربانی ئەم نەخۆشیە و قەیرانێک کە هێشتا کۆتایەکەی دیار نییەدا و چووە ڕیزی پێشەوەی سەردێڕی گەشت هەواڵەکە. دووبارە فەزای ڕاگەیاندن و دنیای مەجازی سۆسیال میدیا بۆتە شانۆی هەڵچوونی سۆزدارانە و بڵاوکردنەوەی ڕق و چینە یاران و نەیارانی دەوڵەتی فەڕەنسا و ئیسلامی سیاسی لەسەر قوڵکردنەوەی کێشەکە کۆک و تەبات. ئەگەر چی لێدوانەکانی ڕۆژی هەینی سەر و کۆماری فەڕەنسا ماکرۆن لای هەندێک بە پاشەکشە لە قەڵەمەدرێت، بەڵام کێشەکەەوە دیار نییە بەم زوانە کۆتایی بێت، چونکە سەرڕای پاشخانە قوڵەکانی بەرژەوەندی ئیسلامی سیاسی و ڕژێمەکانی تورکیا و قەتەر لەلایەک و ڕاستڕە و ڕاستڕیستەکانی ئەوروپا لایشتری تێکەوتووە. وا دەردەکەوێت کە ئێمە لەگەڵ شەپۆلێکی تر لە ململانی تیرۆریستانە بەرەڕووبین و ئەمەش هەڵوێستەیەکی جدی لێمان دەوێت. ئێمە لەم بەرنامەیەدا دەمانەوێت لە چەند گۆشەوە ڕەهەندەکانی ئەم دۆخەنوێ بە تایبەت ململانی ئیسلامی سیاسی و دەوڵەتی فەڕەنسا و دەوڵەت و کۆمەلگاکانی خۆراوە بەگشتی و بار و ئەنجامەکانی ئەم ململانەیە لەسەر دنیای ئەمڕۆ و بە تایبەت ناوچەکەی خۆمان تاوتێ بکەین. پرسیاری یەکەمی ئەم تەوەرەمان سەبارەت بە پاشخانەکانی ئەم دۆخەنوێیە و ئەم پێکدادانە نوێی لە چ سیاقێکدا پێش هاتووە بەگشتی زەمینەکانی دەرکەوتنی ململانی ئیسلامی سیاسی و دەوڵەتی فەڕەنسا چی؟ ئەم پرسیارە سەرەتا ڕوبەڕووی میوانی ئازیزمان هەردیمەدی دەکەینەوە. بۆ ئەوانەی کە هێشتا ئەو ناناسن، دەڵێن کاک هەردی دکتۆرای لە بواری سیاسەتدا هەیە و مامۆستایە لە بەشی زانستە سیاسەکان لە زانکۆی سۆربۆن لە فەڕەنسا. بەڕێز کاک هەردی، پرسیارەکە بۆ ئێوەیە. بەڕای ئێوە سیاقی ئەم پێکدادانە نوێیە و بەگشتی ململانی نێوان ئیسلامی سیاسی و دەوڵەتەکانی خۆرئاوا و بە تایبەتی دەوڵەتی فەڕەنسا لە نێو خۆی ئەم وڵاتانەدا چییە؟ بەڵێ سپاس بۆم پرسیارە گرگە. بەڕاستی پرسی کێشەی دەوڵەتی فەڕەنسا لەگەڵ ئیسلامی سیاسی لە فەڕەنسا. ئیسلامێکت هەیە شەپۆلیشی ئیسلامی سیاسییان کە تەمەنی ئەشێ بتوانم بڵێم بۆ ئەم 20 ساڵی ڕابردوو دەگەڕێتەوە وردە وردە لە دروستبوونایە، واتە لە خۆ دروستکردن و بەهێزبوون و خۆ چالاکردندایە. کێشەی دەوڵەت کێشەیەک نییە لەگەڵ جباتی مسلمانانە بیان لەگەڵ ئیسلاما بێ. ینی من بە بڕوای من شتێکمانێ بە ناوی دژایەتی دەوڵەتی لە هەمبەر جباتی مسلمانان یان ئیسلامۆفۆبیا و ئەو جۆرە چەمکانی کە لەم دوایانە هاتنە تەکایەوە لە ئەدەبیاتی کۆمەڵاسیە. زیاتر لەسەر لە بەرامبەر ئەو شەپۆلە سیاسیە، ئیسلامی سیاسی، ئیسلامێکی سیاسی ئەمەش دوو جۆرەیە بەڕاستی. ئیسلامیشی ئیخوانی هەیە زیاتر کە سەر بە قەتەر و تورکیان و لە پەڕاوێژ جیێوانشەوە گرێکی تر هەن کە پەڕگیر و تونند و تیژن لە فەڕەنسا. ئەم ئیسلامە سیاسیە وەکو ئاماژەم پێدا لە شوێنێکی ترشدا لە ڕاستیدا ئەمانە لە کۆمەڵگای مەدەنیەوە دەستیان پێ کردووە، هاتنێتە ژوورە وردە وردە بۆ ناو سەکتەرە چالاشیەکانی فەڕەنسا و بۆ بە تایبەتیش بۆ ناو کایی سیاسی لێوە دەست پیاکەناتێ. دەلاقی هاتن ژوورەوەیان زیاتر کۆمەڵگەی مەدەنیە، لە کۆمەڵگەی مەدەنیەوە دەستیان پێ کردووە. هاتوون چەندها ڕێکخراو و کۆمەڵیان دروست کردووە بە ناوی کۆمەڵگای مەدەنیەوە. ئیترام ڕێکخراوانە بۆ وەک مافی مرۆڤ و ڕاگەم بۆ پیر و بۆ کاری خەرخوازی و هاوکاری
مسلمانان و هاوکاری مناڵ و هاتکاری هەتی و ئەم جۆرەشان ینی کۆمەڵی بابەتی کۆمەڵایەتین کە لەسەری کارەکەن ئەم بابەتانە گرێگران بابەتی کۆمەڵگەین ئەوان دێنن بابەتانە قۆزنەوە و لەسەری کارەکەن یانکەن بە کۆمەڵێ گرێوی کۆمەڵگەی. اینجا لێرەشەوە لەڕێی ئەم جوات مەدەنیەوە کە هاتنەتە ژوورەوە دەوڵات ژوورەوە خەڵکی بە تایبەتیش لە چۆی شەکەناتی ئەم مەدانی کاری ئەمان مەدانی سەرێکیان زیاتر ئەو گەڕەکە هەژارانەیە کە لە فەڕەنسا ڕۆکەنە خێزانە هەژارەکان و هەروەها تاک اینجا تاک لێرە ئەوان هەر بەبەستیان تاکی هین نییە تاکێک نییە لە خێزانێکی عەرەبەوە هات پێم خێزانێکی ڕۆژهەڵاتیەوە هاتی و مسلمان بێ لە ئەسڵا بەڵکو زۆر جار ڕوو لەو فەڕەنسیانە شەکەن کە تا ڕادەیەک تووشی جۆرێک لە پچڕانی ڕایەڵی کۆمەڵایەتی و خێزانی بوونەوە ها جۆرێک لە پەراوێ زۆرەمان لە سەریان کارەکەنیانەوێ بەرەو ئەو جوات و کۆمەڵانیان بێنن کەمان دروستیان کردووە. ئیتر لە ڕێم کۆمەڵانەشەوە لەوانەیە لە بەرنامەکە زیاتر دێنەوە سەری چۆن هەوڵیەوە دەنووسنە ناوکایی سیاسی و ئەمانە. اینجا سیاقی ئەم چوارچێوەی ئەم کێشانە کە لە ئێستا لە ڕۆ لەگەڵ فەڕەنسا لە دەگەڵ دەوڵەتە سیاقەوەیە بەڕاستی ئەم شەپۆلە ئیسلامە سیاسیە جەنگێک ئەباتە ڕێوە کە ئامانجەکەی ئاماجیکیان هەیە مەبەست و نیاز و پرۆژە و ئەنجدایشیان هەیە کە دوور و نزیک پەیوەندی بە ئیسلامەوە نیە بەڵکو ئەنجدایکی سیاسیە زۆرجار لە خزمەتی بۆ نمونە تورکیایە و سیاستی دەرەوەی تورکیا زۆر جۆڵێنێک کاریگەرە لەم ناو ئەم شەپۆلە ئیسلامە سیاسیە کاریگەری لەسەریان هەیە چکە خەڵکی خۆیان هەیە لە تورکیا بۆ نمونە حتا ئەم ساڵی دواییش حتا ئەم ساڵش زۆر لە ئیمام و خەتیبەکانی فەڕەنسا لە تورکیا پەروەردەکەن دەبێ ئەبن بە ئیمام و خەتیب بۆیان نێرنەوە وئیتر لە ڕێی جواتی ڕەوەندی تورکیەوە ئەمان کاریگەریشی زۆر گرنگیان کاریگەریان لە بەهێزیان لەسەر جواتی ئیسلامی سیاسی هەیە و قەتەر بە هەمان شێوە ئەمانە ئەیانوێ لە ڕێی ئەم ئیسلامە سیاسی و لۆبی بکەن و فشار بێنن بۆ دەوڵەتی فەڕەنسا و بۆ پەیوەندیەکانی دەرەوەی فەڕەنسا سیاسەتی دەرەوەی فەڕەنسا واتە ئاماجەکە زیاترەوە چەندەها شتی تریان بەڕاستی شتەکە زۆر ئاڵۆزە هەم پرسەکە پرسێکی سیاسینە دەوڵەتیە کە پەیوەندی بە قەتەر و تورکیاوە هەیە و هەم پرسی زۆر جار پەیوەندی بەڕابردووی کۆڵۆنیاڵەوە هەیە بەتایبەتی عەرەبەکانی تونس و مەغریب و جەزائیر و بەشێک لە ئەفریقای ڕەشکە لا دەبێتە پەیوەندی ئەفریقای ڕەش ئەمانە ئەو مێژۆش هەیەوەتە زاکیەکی گەرمی بریندار هەیە کە لە پشتی ئەم ڕووداوانان بەڵام ئەمان لە شووە ئایانوێ لە ڕێی ئیسلامەوە کارەکە بکەن واتە دێن دینی ئیستیغلالەکەن لەبەرەوەی دین گوتاری دینی کاریگەرە بۆ بەهێزە بۆ بەگەڕخستنی خەڵکو و جوڵاندنی خەڵکو و کۆکردنەوەی خەڵک ینی تۆ توانین لە ڕێی گوتارێکی جیهادی و خەڵک خێرات کۆکەیتەوە و بە دەوری پرۆژەیەەکە اینجا ئێستا سیاقەکە بڵێن سیاقەکە زۆر هینە فڕڕەهاندا لایەکەوە تۆ هینت هەیە بەرنامێکی سیاسی هەیە کە تورکیا و قەتەڕی بەنەڕێەوە بۆ بەرژەوەندی خۆیان و لە ئەیان بدوایەوە ئاگەڕن لە ڕێی ئیسلامی سیاسی و فشار بۆ دەوڵەتی فەڕەنسا بێنن سەربارەت بە کۆمەڵی ڕەغدەوت بەدەڵی سیاسی ئابووری بێگومان کاکردی ئەگەر ئیجازە بێ من لێرە پێم وایە کە باسێک سیاقی ئەم مەوزوعە سیاقێکی سیاسی هەیە بەڵام تەنها ئەم مەوزوعە تەنها ڕەهەندی سیاسی نییە ڕەهەندێکی سۆسیۆلۆژیا کۆمەڵایەتی زۆر بەرجەستە و گرنگیشی هەیە و پەیوەندی بە کولی ئەو قەیرانەوەیە کە ئەمڕۆ سیستەمەکە تایە ئەژی یا سیستەمی کاپیتالیزم تایژی من وازانم کە هاوڕێی هیوا لەو بابەتەوە شتێکی هەیە ئیزافەی بکە پێشەوەی کە خۆم قسەکانی خۆم بکەم پێم خۆشە ئەگەر هیوا ئیزافەی چێ فەرمێ دوای ئێمەوە لات کاکردی بۆ باسەکە فەرمێ. سلااو شەماڵ سلااو کاک دکتۆر خۆشحاڵم لە ڕاستیە دکتۆر هەردی لەگەڵمانە و من لە ڕاستیە دکتۆر لە ماوەیە ڕۆڵی زۆر گرنگی بینی لە ڕوونکردنەوەی زۆر پرس بە زۆر لە زۆر ڕەهەندەوە لەسەر ئەم پرسە بە حکمی ئەم با بڵێن پێگا زانستیەکەی و ئاگاداری و ڕۆڵی چەندی ساڵە نزیکەی بەوە پێم وایە بۆ 20 ساڵە کەچی لە فەڕەنسایە شەماڵ لە ڕاستی ئەگەر هاوکاریم بکەیت من هەوڵەدەم یعنی ڕغمی ئەوەی کە لە ئێستا باسەکرێ یعنی ڕاستیە کۆمەڵێک بابەت باسەکرێ لە ئێستا لەسەر ئیسلامی سیاسی و بوون بە بابەتی ڕۆژانە و هەندێکجار لە ڕاستیە تەرکیز بم بە ئاراستەیە کە بین کە وا دەکا با بڵێن وێنە گەورەکە لەسەر
هەر لەسەر خودی ئاین بۆ پێگەی ئاین بارودۆخی ئەمڕۆدا لە ڕاستیە هەندێک جار ون ببێ ئەو بەمانەی ئەوە نیە لە ڕاستیە وردەکاری و ئەم بابەتە ڕۆژانیانەی کە باسەکرێەوە بە تایبەتی لەسەر من زۆر سوودم لە تێگەیشتنەکانی دکتۆر بینی لەسەر وردەکاری ڕووداوەکە کە بەداخەوە سەحافەی کوردی و دەستگاکان هیچ لەم بارەیەوە هیچیان لەم بارەیەوە نەخستە ڕوو. من پێم وایە لە سەردەمەدا بە شێوەیەکی گشتی ینی بە شێوەیەکی قوڵ ئاستی لە سەردەمەدا ئاین بە شێوەیەکی قوڵ ئاستی کۆمەڵایەتی و ویژدانی کللتوری سیاسی ئامادەجی هەیە. بێگومان ڕۆڵی ئاین لە هەر یەک لەم کانەدا لە بابلێن ڕۆڵ و ئاست و بەشداری جیایەیە و پێویستی بە خوێندنەوەی تایبەت دەکات لەگەڵ فەرامۆژنەکردنی تەوان پێگە و لێکەوتەکانی ئامادەجی ئاین لەم ئاستانە. لەبارەی چۆنەتی و ئامادەجیە و بەشداریەکانی لە فەزای گشتی و تایبەتیدا چکە لە ڕاستی ناتوانین بەزوێ لە جۆرەکان ئەوەی ئێستا لە فەڕەنسا ڕوودەدا دا ببڕین ئەوەی پێدەوترێ شەڕی با بڵێن موقعی ئاین لە ژیانی تایبەتی و ژیانی گشتی ویان ئەو ئیدعاانەی لە ناو ئیسلامی سیاسی بازەکرێت کە دینی ئیسلام جیاوازە لە دینەکانی تر بەڵکو و بەشدارە لە بەڕێوەبردن لە دەوڵەتداریدا. بۆیە لەبارەی چۆنیەتی ئەم ئامادەجیەوە بەشداریەکانی لە فەزای گشتی و تایبەتیدا طبعاً بۆ چوونی ئێمە جیاواز دەبین لە دێر زمانەوە لە ناو خودی تێکستە ئاینەکان و مەزەهەبەکانی و بۆشی کەرەوانی و شوێنکەوتوانی و دواتریش لە نێوان ڕێبازە فکری و فەلسەفیەکانەوە. تەمان ڕێبازە فکریان بە تایبەتی ئێمە ئەگەر لێرە قسە لەسەر با بڵێن پێگەی ئاین بکەین و ئەو چێشمەی ئێستاە لە دوای فەلسەفەی ڕۆشنگەری کە دکتۆر دڵنیام لە ئێمە شارازاترە لەو بوارە هەموو کەم و کورتی و کێشەکانی ئەوەی پێدەوترێ میتافیزیکی و لەعنی لاهوتی دەرخست و مرۆڤی کرد بە سنتەری خۆی و بوونی خۆی پیرۆز کرد وەک مارکس دڵێ مرۆڤ گەورەترین سەرمایە. تەمان سروشتی وەک ئەوەی پێدەوترێ ینی کتابک و پەرتوچێکی کراوە خستە پێش چاومان کە دوجار بۆی ینی جۆرێک لە توانای خوێندنەوە و کردنەوەی ئاماژەکانمان هەبێ. تەمان بۆ تێگەیشتن و حاڵی بوون لە بنەڕەتی دیاردەی ئاین و شێوازەکانی و لە ڕاستیە لەبەرەوەی کە ئێمە وەکەوەی شەماڵ لە سەرەتای بەرنامەکە و پێشترش باسمان کردو ڕەنگە من و شەماڵ بە تایبەتی لەو موقعەوە ئێمە لە باڵێن ڕێکلامی ئەوە ناکەین لە پێگەیەکی بێلایەنەوە سەیری ئاینەکەین یان سەیری دیاردەکان و شیکردنەوەی دیاردەکانەکەین. بۆ هەوڵەدەم تۆزێک لە ڕاستیە تەرکیز بکەم لەبارەی ئەوەی کە یعنی لەسەر مەسلەی تونوتیژی ئاینی و ئەو هەرایی ئێستا لە نێوان فەڕەنسا تورکیا قەتار دواتر وەکۆی دکتۆر باسی کرد سعودیا و دواتریش ناو خەڵک و میدیا و لای خۆمان و جیهانی ئیسلامی هەیە. من پێم وایە بۆی بیبینین بە شێوەیەکی ماتریالیستانەشی بکەینەوە و بگەڕێنەوە بۆ چەرخی ڕۆشنگەری و تێگەیشتنی مارکس لەم بارەیە من پێم وایە زۆر هاوکارمان دەکات. هاوکات لەو گۆشەی نا ئێمە کە لە ڕاستیە مێژووی لە دایکبوونی هزری مارکسیزم کەملێ ڕاستیەوە بەگرین گەزانم وەکو ڕەتفعل پارچەکردداری ئاین ببینین بەڵکو جەوهری لە دایکبوونی پەیوەستە بە چەسانەوەی چینایەتی و هەڵومەرجی کۆمەڵایەتی و ئابوووریەوە بێگومان یان بە مانایەکی تر شەڕی مارکسیە دژ بە ئاین نییە لە نێو ملحید و مومیندا باوەڕدار و بێباوەڕ بەڵکو شەڕێکی چینایەتی لە نێوان پلۆڕیتاریا و سەرمایه‌دار شەڕی ئازادکردنی عەقڵ و هۆشیارە لە ناوی شەڕێکی چینایەتیدا. طبعا مارکسیت لە ئاسمانەوە لە ئاین ناکەوڵێتەوە بەڵکو لەسەر زەوی لە ڕاستیە. ئەمە پرسیارە گەورەکەیە چۆن ئێمە ئاین دابگرین لەسەر زەوی بۆی تێبگەین. تەمان لە واقعی هەڵومەرجی کۆمەڵایەتی و ئابوووریەوە وەک سەرچاوی دروستبوونی ئاین نەک بە پێچەوانەکەی. تەمان لێرەدا لە ڕاستیە مارکسیزم فەلسەفەیەکە بۆ چینی کرێکار و چەساوەکان نەک بۆ چینی بێباوەڕەکان. ئەمە خاڵێکی گرینگە لە ڕاستیە ئاماژەی پێ بکەین. لەوەها دۆخێکدا تێکۆشانی چینی کرێکار بۆ گۆڕینی هەڵومەرجی کۆمەڵایەتیەوە و لێرەشەوەیە هۆشیاری دەگۆڕێت بەرمەبنای ئەوەی پێدەوتێ ئینعکاسی بارودۆخی ئیجتیماعی هەروەکو چۆن گۆڕانی پەیوەندیەکانی بەرەمێنان لە دەرەبەگایەتیەوە بۆ سەرمایه‌داری ئێمە بینیمان بنەمایەکی دروست کرد بۆ لە دایکبوونی چرخ و هەڵومەرجێکی تازە و ئەوەی پێدەوتێ ئازادی سیاسی و سەرهەڵدانی ئەلمانیەت. تەمان ئەو ئازادیە سیاسیە بەواتای ڕزگاری و ئازادی ڕاستەقینی مرۆڤ بەکار نایەنم بەمانە مارکسیەکەی. لە جیهانی تەمان لە جیهانی ئیسلامی من پێم وایە یعنی ئەگەر دواتر کاتە بێ پێم خۆشە لێرە نازم کاتم چەنەبێ لەسەر بەتایبەتی گفتوگۆ بکەم لەسەر دواتر لەسەر جیهانی ئیسلامی قسە ئەکەم دواتر ئەگەر کاتە بێ و ئەو تایبەتمەندی کە جیهانی ئیسلامی لە ڕاستیە بە
بە تێگەیشتنی خۆیدا. لە قسێکی تۆ دەست پێەکە من مداخەلەکەت شتێکی دروستی بیری بنهێنایەوە کە ئەزانی چۆنە پەیوەندی ئەم باسە بە ململانی چینایەتیوە چییە؟ یعنی ئەزانی چۆن ئێمە زۆر ئەو شێوازە لە دەرخستنی ڕووداوەکان و ئەحداسەکان کە ئێمە خەریکین ڕوبەڕووی ململانیەکی کلتوری یاخود ئاینی یاخود بیر و باوەڕ و ئایدۆلۆژیا بینەوە ئەمانە زەربەیەکی زۆر گەورە سەرەتا لە تێگەیشتنمان و دواتر لە شێوازی مامەڵەکردنمان لەگەڵ ئەمە موضوعەیە. من و ئەزانم شتێکە باست کرد تۆ ململانەی چینایەتی کە پاشخانی دەرکەوتنی بۆ نمونە بیری شۆڕش جێڕانەی مارکس یا ئەو منهەجێتە بۆ خەباتکردن بۆ سۆشیالیزم و کۆمونیزم و بەرکەوتنێتی لەگەڵ ئاینە ئەمە دروستە، بەڵام لەم سیاقە دیاریکراوەیە دیارە ئەم بەڵامە بە معنایەوەی کە مەودایەکی تریش هەیە بۆ هینکردن بۆ تەطبیقکردنی ئەم تێڕوانینە. ئەویژەوەیە ململانەی ئیسلامیەکان لەگەڵ ئەو دەوڵەتەیە کە لە فەڕەنسا حکومە و سەرنجام ململانەی ئیسلامی سیاسی لەگەڵ ئەلمانیەتە لەگەڵ بڵین ئەوانەی کە واقعانە بە واقعی لە بەشداریش لە پراوێز خستنی بەشێک لە کۆمەلگایە کە بەداخەوە بەشێکی زۆری مسلمانەکانە کەونە ئەو بەشە پراوێز کراوە. ئەم ململانەیە بۆ خۆشی ململانێکی چینایەتیە، یعنی ململانی چینایەتی مەزنیە لە بینی چینی باڵا دەست و چینی بندەستاوێت، ململانی چینایەتی لە بینی چینی بۆ ژوازی باڵەکانی چینی بۆ ژوازی شاوفۆرمەکانی چینی بۆ ژوازی سادوو بارە هەر ململانی چینایەتیە. من وازانم شتێکە لە سیاقی ئەم باسانەیە زۆر وونە پەیوەستکردنەوەیەتی بۆ تەحولاتانەوە کە ئێمە لە 20 ساڵی ڕابردووە بینیومان. نەزانی چۆن ئێمە لەم ڕووداوەیە بە تایبەتی لەگەڵ ڕووداوی کردەیەکی تیرۆریستی دیاریکراو کە لە ئەفغانستان ڕووی تەختیتی بۆ ئەکێشێ و لە ئەمریکا تەقێتەوە و پەلامارێکە بۆ سەر حەزارەتی غەرب لەلایەن مەجموعەیەک گروپێکەوە کە لە ئەفغانستان خوانین کردووە لێرە لەگەڵ ئەوەی بەرەو ڕوونین. ئەمە ساڵانێکە لەگەڵ دەرکەوتنی داعشا ئێمە لەگەڵ دیاردەی تیرۆریزمی ئیسلامیە کە زادەی خودی ئەم کۆمەلگایانەیە بەرەو ڕوون، یعنی بەشێکی داعش بەڕاستی لە فەڕەنساوە ڕۆیشتووە، بەشێکی داعش لە سویدەوە ڕۆیشتووە، بەشێکی داعش لە ئەڵمانیاوە ڕۆیشتووە. ئەمانە کە لە شوێنانەوە ڕۆیشتون و ئەمانەمانە لێرە پەروەردە بوون، یعنی تیانایە بۆ نمونە ئەوە شتێکی سیر نییەوە خەبەرێکیش نییە کە بیڵێم ئەوانە خەڵکی تایە کە ئەساسەن خۆی لە ئەڵمانیا بووە، هیچ ئاگای لە ئیسلام نەبووە، نەیزانیوە دینی یعنی چی، هەر نازانێ بڵێن دینی مەسیحێتی ژیانی چی، هیچی نەزانیوە بۆ بە ئیسلام بە خاتری ئەوەی ممارەسەی ئەم توندوتیژە بکە، بە خاتری ئەوەی ممارەسەی ئەم تیرۆرە بکە، بەشێک بێ لەم تیرۆرە لە بەرامبەر مەدەنیەتی ئەم سەردەمایە، لە بەرامبەر شارستانێتی ئەم سەردەمایە. من وایە بینم کە پێویستمان بەوە هەیە بگەڕێنەوە بۆ ئەو تەحولاتانەی کە لە 20 ساڵ 30 ساڵی ڕابردووە ڕوویانداوە. بەڕاستی نیۆلیبرالیزم کارێکی کرد کە کۆمەلگای بەدیلی دروست کرد بۆ بەشێک لەوانی کە پەراوێزکراون لە کۆمەلگایە، کۆمەلگای ئەلتەرناتیوی دروست کرد، کۆمەلگای پارالاڵی دروست کرد، بە موازی دروست کرد لەگەڵ کۆمەلگایەکە کە مەوجودە و هەیە. لابردنی ئەو کۆمەلگانی دەوڵەت ئەیکرد، ئەو خزمەتگوزارانی کە دەوڵەت ئەیکرد، ڕاستە پاژماوەکانی دەوڵەتی ڕەفا هەرماوە، بەڵام ئەوە زۆر فەرقی هەیە لە چاو 20 ساڵ لەمەوە بەراوە. ئەو کەلێنانەی کە دروست بووە ئێستا بە گروپ و دەستەی وەکو ئیسلامیەکان وانە پڕەکرێتەوە. بێگومان طبعاً بۆ نمونە لە ئەمریکای لاتینە تۆ هینەکانە بینی مەسەلەن ئەو سلوم یاخود ئەو چی پێڵێن چینکۆ ئاوایانە بینی لە قەراغشاری ساو پاولۆ ڕیۆ دی جانیرۆ، لەوێ عەساباتی مخەدەرات بەدیلن بۆ دەسەڵاتێک بۆ دەوڵەتێکە هیچ باشی بە ژیانی خەڵک نییە. لە فەڕەنساوە لە ئەوروپا ئێمە دووبارە فرسەتێک ئەبینینەوە کە ئیسلامی سیاسی بەکاری هێنا و لە میسرا باز لە ئیخوان موسلیمینەکەن. ئیخوان موسلیمی قودرەتی لە ئایدۆلۆژیا و فکر و کتێب و سونەت و تەقالیدوانیان نییە، قودرەتی لە چەندە هەزار ڕێکخراوی خێرخوازیە کە لە ناو میسرا خەریکە کۆمەک بە بێوەژنەکە، بە هەتیوەکە، بە خەڵکی پەککەوتە و ئەوانە ئەکا ئەو پرۆسێ ڕێگەخا، زەکات بێنە تەسلیمەکەین ئەیدین، پارەی قەتەر بێنە تەوزیعەکەین، پارەی سعودیا تاکو ماوەیەک لەوە بەتە کێشە نەکەوتۆ بینی ئیخوانەوە لە سعودیا بە تایبەتی بەردەوام بوو. لێرەش لە ئەوروپاشە ئێمە لەگەڵ وەزعێتێکی ئاوایە بەرەو ڕووین. بەڕاستی پەراوێزکەوتن
ئەو وەزعەتی کە خەڵک ناچار ئەکا کەشتی بەدیل دابنێ لە بەرامبەر ئەوانی کە دەوڵەت ئەبواە فەرەهەمی بکە ئەمە هەمیشە ڕێگا ئەکاتەوە بۆیتەوە گروپ و دەستە و تاقمی تیرۆریستی گروپ و دەستە و تاقمی کۆنەپەرستی وەکو ئیسلامی سیاسی سوودی لێ بینێ. یعنی پێویستمان بەوەیە بگەڕێنەوە بۆ ئەوە ئەو تێکستانە کە باسەکرێ و ئایدۆلۆژیا کە باسەکرێ کە ئاوا گوایە ئینسان کوژە و گوایە باسی ئینسان سەربڕینی تیاکرا و ئەوانە لە چۆ 30 ساڵ لەمە پێش بۆ کەس نێزانی بۆ ئیسلام بە معنایەک لە معناکان دوعا و نزای دایکمان بوو نەنکمان بوو بۆ این لە مەکتەبی شافێران نەکردین کە دەرسی مەکتەبە لەسەر دینەمامان بینی کە وەختی خۆی محەممەد دیلەکانی ئازاد کردو بۆیکەوە داهاریەکان دەکەس فێری خوێنەواریکەن بۆ ئێستا خەڵک فێر بووە کە دی پێماوە پرسێکی گرنگە شەماڵ ینی وەرگەڕانی ئاین من ینی لێرە لە ڕاستیە ینی تەورێکی تر کە ئاین دەکاتەوە ئەم بابەتە کە من ئەو چوارچێوەی باسم کرد لە ڕاستیە دواتر ویستم ڕێک لەسەر ئەو وردەکاریەوە زۆر بەباشی بۆی چوی کە بیبەستینەوە بۆ ئەمڕۆ ینی ئەم سیاقە فکریە بۆی چۆن بیبەستینەوە بەم سیاقی واقعی اجتماعی و اقتصادی بە تایبەتی لەو تەحولی بەسەر ڕۆڵی دەوڵەتدا داهاتووە و لێرە ڕەنگە من ئەمە ینی تەوەرەکە زیاتر باڵێن بەم ئاراستیە بکەمەوە پرسیارەکە ڕوبەڕووی دکتۆر بێتەوە. من دواتر لە ڕاستیە لە دوای دکتۆرە تێگەشتنی خۆمەدەم لەبارەوەی کە بۆچی ئیسلام ینی باڵێن ڕۆڵی ئاین لە ئاینێکی ملیەوە ئاین ئەو تەحولی بەسەر ئاین دادێ لەم چەند ساڵی دوایی بە تایبەتی لە پرۆژەیەکی لە مەسەلەیەکی باڵێن ملیەوە ملیگەراییەوە کە دایکم و باوکمان و خەڵکی زۆر لە ڕاستی مەمارەسەی ئاین دەکەن بەلایەنە شارستانی ویژدانیەکەی ئەوەی پێدەوترێ دواتر ئەمە تەحویل لەبێ بۆ پرۆژەیەکی ئەوەی پێدەوترێ پرۆژەیەکی تر بۆ بە ئیسلامی سیاسیکردنی کۆمەلگا و بۆ پرۆژەیەکی تر دیارە دکتۆر نازانم لە پرسیارەکەم حاڵی دەبێیان بەڵێ دکتۆر ببورە بێمەوە سەر ئەوەی شەماڵ و کاکیوە بەڕێزت هادووتان سەبارەت بە سیاقی سەرهەڵدانی ئیسلامی سیاسی پێم خۆش بێمەوە سەرەوە بە تایبەتی لە دۆخی فەڕەنساوە بە گریژ ێزانم بەڕاستی ئەگەر پێتان باشەوە بەردەوام بین باش لە ڕاستیدا ئێوە کۆمەڵی خاڵی زۆر گرنگتان ئاماژە پێداوە و ڕژان بەقەناعەتی من ئەوانە خاڵی زۆر کاریگەرن لە فەڕەنساش لە دروستبوونی شەپۆلی ئیسلامی سیاسی خۆی ڕاستە زۆر جارێ کە باسی شەپۆلی ئیسلامی سیاسی بە ئیسلامکردنی ئاینەکەین ئەگەڕینەوە بۆ ساڵی 1970 ینی هەموو ئەوانی کە لەسەر شەپۆلی ئیسلامی سیاسی قساکەن لە 1970 ڕێمە دەست پێکان شەپۆر لەگەڵ شۆڕشی ئێرانی و وردە لە ئەفغانستان و شۆڕشی لە جەنگی ئەفغانستان لە بەرامبەر رووسیا جگە لەو هاوکارانی کە ڕۆژاوە بۆ ئەم ڕەوتانە ڕۆن لە ئەفغانستان و لە شوێنی تر و لە هەروەها هاوکاری شۆڕشی ئێرانی بۆ ئیسلامی سیاسی ومانە جگە لەم هۆکارانە ئەگەر من بێمەوە سەر دۆخی فەڕەنسا بەڕاستیدا دۆخی فەڕەنسا زۆر گرنگە پێم وایە ڕەچاوکردنی مێژووی فەڕەنسا سەدەی 20 فەڕەنسا زۆر گرنگە لە ئەو دەوڵەتی کە من ناماناوە دەوڵەتی وەلفەر ستیت یان دەوڵەتی کۆمەڵاتی کە لە ساڵی 1946 بە فەرمی لێدای کە بێت تا ساڵی 1975 لەم ماوەیەدا لەم ماوە گرنگەیە لە فەڕەنسا شەپۆلی چینی کرێکار وەک چینی کەرکار ئەوەی بە شەپۆلیشی سیاسی زۆر باڵا زۆر کاریگەر و جگەل لە چینی ئەوەی کە چینی کرێکار دروستە بێ و بزوتنەوەی کرێکاریش دروستە بێ لە فەڕەنسا لە ڕاستیدا تا کۆتایی سدەی 19 و سەرەتای 20 ئێمە شتێکمانی بەنای بزوتنەوەی کرێکاری لە فەڕەنسا شتێک بەنای بزوتنەوەی کرێکاری نییە ئەوەی کە هەیە چینی کرێکارشتان بەتەواتی دروست نەبوو بمانە مارکسەتی واتە چینێکە هۆشیارە بە خۆی و توانای خۆ بەگرخستنی هەبێ وەکە بتوانێت کاریگەری لەسەر دینامیشی دەوڵەت دروست بکەوە بتوانێت مافەکانی خۆی بەدەستێن مافە کۆمەڵایەتیەکانێتی مافی کارە ئەو مافانی کە پێویستە بە کرێکار لەسەر کار و ڕەخستنەوە و باشکردنی هەلومەرجی کار تقریبا لە ساڵی 1950 ئێمە وردە بزوتەوەیەکمان هەیە پێڵم بزوتەوەی کرێکاری لە فەڕەنسا بە ڕۆڵێکی گرنگ بینن لە ئەفراندنی دەوڵەتی کۆمەڵایەتی تا ساڵ 1970 لە هەفتاکان بەدواوە ئێمە لە فەڕەنسا و بە ئەوروپا بەگشتی لە دوای قەیرانی ساڵی 1970 لە قەیرانی نەوت و ئابری کە بە دوایەوە دێ وردە هەم دەوڵەتی کۆمەڵایەتی لاوازە بێ واتە دەوڵەت لە ڕووی دەستگاییەوە توانای ئەو توانایی کە
لەو 30 ساڵەیە کە گرێتە کە هەیەی لە ساڵی 1946 تا هەفتاکان کە پێڵەن لە فەڕەنسا و لە ئەوروپا پێڵەن 30 ساڵەی ئاڵتونی لەو بەداوە هێز و گوڕی دەوڵەتی کۆمەڵایەتی لاواسرە بێت واتە لە ڕووی وەڵامدانەوەی مافی کرێکاران و مافی هەر مافی هاوڵاتی بەگشتی لاوازە بێ بەڵام لامە گرنگتر لەمە زۆر گرنگتر ئەوەیە کە لە سەرەتای هەشتاکان کۆدای هەفتا و سەرەتای هەشتاکان ئێمە ئەوەی کە ڕوودەدا ئەوەیە کە شتێک بە ناوی چینی کرێکارەوە نابێت لە فەڕەنسا چینی کرێکار هەڵەبەشێتەوە بەتەواتی هەڵەبەشێتەوە لە ڕووی بابەتیەوە لە ڕووی بابەتی و ئێمە چینێکمانی لە فەڕەنسا بە وەکو چینی کرێکار بۆ لەبەر ئەوەی پیش لە گۆڕانکاریشی زۆر گرنگ ڕۆدا لە فەڕەنسا لەگەڵ سەرهەڵدانی ئەو شتێک کە پێڵەن قۆناغی سێمی سەرمایەداری قۆناغی سەرمایەداری وەتا سەرمایەداری نەخت دارایی ئەوە دەست پێ دەکات و یەشێک لە سەرەتار هەرە گرنگەکان کە سنتەر و شۆن و گۆڕەپانی کرێکارە کە سەکتەری پیشەسازیە محفل بێتەوە بە قازانجی سەکتەریشی تر کە پێڵەن تێخسیاق بە کوردی نازانم چکەم بەڕاستی ینی ئابووری خزمەت ئەو شوێنە ئەو بۆ نمونە ئەو گەورە مارکتەکان و زۆر شوێنی تریا بێ بە ئابووری خزمەت دێرەوە هەموو کرێکانە ڕوو لەوەیەکەن ئیتر هێدی کرێکاری هی نامێنێت پیشەسازیەکان نامێنێت و ئەو هەموو ئەو کۆمەڵ و سندیکانی کە دروستە من هێزی جارانە نامێنێت ئێستا سندیکا لە فەڕەنسا ئەو هێز و گۆڕی جارانی بەتەواتی لەدەستداوە لە هەشتاکان و لەدەستێدا ئیتر نەبزوتنەوەی کرێکاری مێنێ و شناسی کرێکارش لە فەڕەنسا نامێنێت کە لەگەر کرێکار قساکە هەموو ئەولی کۆڵاناوی کە لەسەر کرێکاران کراون کرێکار خۆی بەهی نازانێت بە کرێکار نازانێت نای خۆی بە بەشێک لە بزوتنەوەی کرێکاری نازانێت خۆی بە بەشێک لە چینی کرێکار نازانێت واتە لە ڕووی خودێتیەوە ذاتیەوە چینێک نەما بە ناوی چینی کار ئەگەر لە بابەتی لە ڕووی بابەتیەوە مابێ لە ڕووی بابەتیەوە لە عەرزی واقع خەڵکێکی ئێستاش هەر لە دۆخی کرێکاری ئاژێ بەدبەختن باری ئابووریان باش نییە باری هەلومەرجی کۆمەڵایەتی و سۆسیۆلۆژیان باش نییە پەراوێزن ئەمانە بەڵام لە ڕووی ذاتیەوە نەماوە اینجا تێکشکانی ئەم کلێنە چینایەتیە لە ئەوروپا بەگشتی و لە فەڕەنسا بەتایبەتی کە ئەو کلێنانە نامێنێت کلێنی چینەکان وردە سەرمایداری دەستکاریە کە هەڵی وەشێنێتەوە ئیتر کە شەڕ لەگەڵ نەمانی کلێنە چینایەتیەکان شەڕی چینایەتیش لاوازە بێ لە فەڕەنسا لەگەڵ سەرمایداری هەڵی وەشێنێتەوە بە تەواوەتی مەحفێکاتەوە ئیتر کە لا هەشتاکان بەداوە کە دیقەتە دەی کلێنە چینایەتیەکە نامێنێ خەباتی چینایەتی لە دەسەدرێ کرێکار ئەو خەباتی نابێنێت ترچیتی تر کرێکار لە خەباتێکی چینایەتیانی بە پێچوانی دەوڵەمەندەکان و بورژوەکان واسە لێکۆڵۆنی زۆر باشمانی لەسەر بورژوەکان کە بەڕاستی وەکو چین خۆیان ئەبینن هۆشارن بەخۆیان و لە خەباتن بۆ پاراستنی ئابووریان سەرمایەیان و هەموو ئەو کارخانە و شتانی کە ئەوان لەژێر دەستیانە ئیتر ئەمە بۆشایشی گەورە لە فەڕەنسا دروستە بی ئەنی بۆشایی سندیکا ڕۆڵی خۆی نبینێ بزوتنی کرێکاری نەماوە کلێنی کرێکاری نەماوە حیزبی شوعی بە تەواوەتی ڕوخێ چی دەتوانایی هینی نامێنی ناوی چیە لە ڕووی هەڵبژاردنەوە لاوازە لە ڕووی سیاسی و بەگەڕخستنەوە لاوازە ئێستا ئەمڕۆ الحاڵی حاضر لە پەرلەمانی فەڕەنسی کرێکار خەڵکی کرێکار یەک نوێنەریان نییە لە پەرلەمانی فەڕەنسی بێگومان ئەمانە سیاقیشی گرنگن کە چۆن سەرمایداری چینی کرێکار محفەکاتەوە و کلێنەکانش محفەکات آخر کە کلێن نەما کلێنی چینایەتی نەما حزبی شوعیش ناتوانێت بەردەوام بێ و بزوتنەوەی چینایەتی ناتوانێت بەردەوام بێ کلێنەکان نەمان ئەو کلێنە کلێنیوان دەوڵەمەند و هەژارۆمانە بۆ نمونەیەک لەو تێزانی کە لە ساڵ دکتۆر بمڕێک پرسیارێک لێرە بکەم مەبەست لەوەی کە کلێنی چینایەتی نەما مەبەست لەوە لە چییە لە کاتێک کە ئێستا ئێمە قسە ینی گفتوگویەکە بەم ئاراستەیە بوو بۆی من لی تێگەیشتنەوە ڕاستیە کە ئەوەی جەنابەت وتت لە دوای نەمانی ئەم ڕۆڵەیە کۆمەڵایەتی دەوڵەت لە ژێر کاریگەری بزوتنەوەی کرێکاری و با بڵێن چەپەکانە لە دوای هەشتاکانە ئەمە تەواو لاواز دەبێ بەڵام لاوازبوونی چینی کرێکار بەمانای یعنی ئەمە یەکسانە بە با بڵێن نەمانی کلێنی چینایەتی نەمانی با بڵێن دۆخە چینایەتیەکە ئەمە لای من گرینگە لە ڕاستیە خۆی لە ڕاستیدا کلێنی چینایەتی ئەبێ خەباتی بۆ بکەی بۆی کلێنەکان بمێنێتەوە ینی کە تۆ چینی کرێکار نەما لە ڕووی ذاتیەوە چینێک نەما بەخۆی بڵێک من کرێکارم من شناسی کرێکارم بێەوە خەبات بۆ چینی کرێکار و باشکردنی هەلومەرجی کرێکارەکەم کلێنەکە نامێنی ئەو کلێنانە هەڵەوەشێنەوە لە جاتی و کلێنانە کلێنی تردیان دێنە جێگان و جیانەگرنەوە کرێکار لە فەڕەنسا لە کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکان وردە گوتم پیشەسازی لە فەڕەنسا نامێنێ ینی سەکتەری ئێستا پیشەسازی تقریبا لە 100 1,800,000 کەس
لە کەرتی پیشەسازی کارەکان لە فەڕەنسا هەموو ئەوەی تر ڕویان لە چۆ کردووە لەو شتاکەڕۆ کە پێڵەن ئابووری خزمەتگوزاری واتە لە کەرتی ترا ئیشەکەن کە پەیوەندی بەهینەوە نیە پیشەسازیەوە نییە ئێستا تقریبا لە فەڕەنسا 25 بۆ 30 کرێکار هەیە لەسەر ئاستی بڵین دانیشتوانی چالاک تقریبا 130 ئەم 130 خۆی بە کرێکار نازانی کە ینی لێکۆڵنیوان لەسەر کراوە کاچی پێیانڵی ئایەوە کرێکار ئەڵێ نەخرێ بە کرێکارین ئێمە کرێکارنین ئێمە ئێستا پێمان ئەڵێن کارمەند لە فلان دەستگا لە فلان کارخانە بوونیتە کارمەند بەشێکنی لە چینی کرێکار ئایتر کە تۆ لە ڕووی هوشیاریەوە ئەو هوشیارەکە نەما خەباتەکە نەما کلێنەکەش نامێنێ زۆر گرفتانی ئەمە شێکرە و گرفتانی کە سەرمایه‌داری لە شتاکان لە فەڕەنسا دروستێکە ئەمە یەک شەماڵ ئەگەر دەنجێک شەماڵە نازم دەنجی شەماڵ بوو ویستی مداخلە بکە ببوورە شەماڵ ڕاستی من یەک عینێکی کورد لێرە عینەکەم دەمەوێت ئەم بۆ با بڵێن یعنی تقریبا جۆرێکە لە تەواوکردنی ئەوەی دکتۆر وتی من پێم وایە یعنی ئەوەی پێی دەوترێ نەمانی ئەو وەزیفە کۆمەڵایەتی و اجتماعی کە دەوڵەت کە با بڵێن لەژێر کاریگەری تێکۆشانی چەپ و سەندیکا کرێکاریەکانی بوو بە تایبەتی و بە تایبەتی تریش کورتێنان و شکستی سەرمایه‌داری و بڵاوبوونەوەی هەژاری و بێکاری و یعنی پێ دەوترێ پەراوێز خستنێکی تر هاتەکەوە کاوکات و لەگەڵ کشانی جیاوازە چینایەتەکان من پێم وایە بۆتە ئەو ژینگەیی کە لێن و ناکۆچی چینایەتی بۆ بابەتی شەڕی ئاینی بقۆزرێتەوە کەر لەم ڕۆدا ئێمە دەزانین ئەوەی سعودیا و سەلەفیەکان و تورکیا و قەتەر و هێزە ئیخوانیەکان لە ئێسادا لە ڕاستی سەرپەرشتی دەکەن و لە ناوەندە سەرمایه‌دارەکانیش دەتوانین لە ڕاستی ئێمە بە جۆری شتر ببینین لە ئاسی بڵاوبوونەوەی نەژاد پەرستی و جۆرێک لە ڕاسیزم ئەمە لە ڕاستی ئەم ڕنگدانەوە دەبین کە دوجار جیاوازی چینایەتی بە جۆرێ لە جۆرەکان جیاوازی کللتوری و هۆشیاری و ئەوەی پێدەوترێ زمان و شوناسیش دێنێتە کایەوە بەمانە سۆسیۆلۆژیەکەی کە ئەوە اختصاصی دکتۆرە لێرەدا من پێم وایە لەمە دۆخێکە لە ڕاستی دەبیدان بە حقیقەتێک دابنێن ئەویش ئەوەیە کە دکتۆر باسی کرد لەو باردۆخەیە پاشەکشەی هێزە چەپ و کۆمەنیستەکان و نەتوانین و خۆتازە نەکردنەوەیان من پێم وایە ئەمە یەکێکە لەوە کارە سەرچیەکان کە ئەم کلێنە و ئەم دۆخە لەلایەن ئیسلامی سیاسی و هێزە توندڕەوەکان و بە تایبەتی ئەگەر سەیری هەموو پەرسەندنی دیاردە ئیسلامی سیاسی بکەن لەم شوێنانەیە کە لە شوێنی پراوێز خراون و لەو شوێنانەوەی لە ڕاستیە کام کەسانە لە پراوێزی کۆمەلگادەژین کە لەم ڕوێ دکتۆر ڕەنگە باشتر معلومات لەسەر واقعی فەڕەنسا بزانێ و ئەو داتانەی لە ئەوروپا و ئەوەی ئێمە لە ڕاستی لە کوردستان و لە شوێنە گشتیەکان ئەو توێژینەوانی کراوە لەسەر پەرسەندنی ئیسلامی سیاسی و لە نێوان لە ڕاستیە ئەم توندڕەوی لە ناو کۆمەڵدایە و ئەوەی لە ناو یەکگرتوودایە پەیوەندی بەچێوەیە چونکە بەشێکی زۆری بۆ نمونە ئەوانەی لە ناو ڕیزەکانی کۆمەڵی ئیسلامی ئیشەکەن لەو شوێنانن کە لە شوێنی پراوێز خراون و ڕەنگە ئەوانەی لە ناو یەکگرتووی ئیسلامی ئیشەکەن جیاوازترن یعنی وەزیفەیان و ئیمکانیەتیان جیاوازترە بۆیە سەیری با بڵێن ئاستەکەشی دەکەی بە جۆرێکی ترە من ویستم تەنیا لەم ڕۆیە تالیقێک بدەم پێش ئەگەر کاکەماڵ کاک شەماڵ ڕخسەت با وەڵا خۆی بە قەناعەتی من ئێستا ئەو ئەگەر پشت بە لێکۆڵینەوەکان بەسی کە کراون لە ساڵانی 60 و 50کان و 60کان و ئەمانە زۆر بە جوانی باسی ئەوەت بۆ کەن تۆسێرەکی کە هینێکت هەیە بزوتەوەیکی کرێکاریت هەیە شوناسی خۆیان هەیە لۆژیکی خۆیان هەیە جلوبەرژیان هەیە ینی لە پاتایی گشتی دیا جلوبەریشیان هەیە کە ئەناسیتەوە چینی کرێکەر ئەناسیتەوە سندیکای زۆریان هەیە ڕێکخراویان هەیە فدراسیۆنیان هەیە و حزبی شوعی پارتی کۆمونیست نوێنەریانە نوێنەری چینی کرێکارە حتا پارتی سۆسیالیست لە پەڕەوی ناخۆی ئاڵێ ئێمە پارتیشی کرێکارین و نمایندە و نوێنەری پارتی کرێکارین بەڵام لە هەفتا بەدواوە لە فەڕەنسا و ئەوروپاش بە گشتوشی گشتی ئەمە نامێنێ حتا سەری پەڕەوی ناخۆی حزبی سوسیالیست کە پارتی سۆسیالیست وەکو چینی کرێکار خۆی پیشان نادا لە بەرەوەی دۆخی ئابووری فەڕەنسا گۆڕێ پیشسازی نامێنێ تقریبا گوتم ملیۆنێک و 800 کەس ئەمڕۆ لە کەرتی پیشسازیە کارەکەن کرێکار ڕاوەکە بۆ کۆمەڵە سەکتەری تر ئەمانە واکەن کە ئەگەر دۆخی کرێکار لە واقعشان نەگۆڕابێ بەڕاستی
نەگۆڕابی بەڵام لە ڕووی هۆشیاری ئەو گۆڕانکاری ڕوویاوە ئیتر وەکو گوتم کرێکار خۆی بە کرێکار نازانێ ئەمە لێر بۆشاییەک دروستەکە ئێستا بۆ نمونە لە ساڵی 1970کان ئەو خەڵکی کە لە دەرەوە هاتن جزایریەک و تونوسیەک و مەغریبیەک و کابراویشی ئەفریقی لە سندیکای کرێکاران لەوێ تەسقیف کرا بە سیاسی کرا بوو لەوێ خەباتێک کرد بە دوای مافی خۆی ئەگەڕا بە دوای وەگەڕا هەر مەرجی خۆی باشترکە داوای مافی کۆمەڵاتی بکە داوای زمانی اجتماعی کە ئەمانە لەو کاتێکی ئیتر سندیکا لاوازە بە هەڵەوەشێتەوە و بزوستنەوەی کرێکاری نامێنێ ئەمانە تووشی جۆرێک لە هینە بن ناویچە پەرتەوازەیە بن ئیتر هینێک نامێنێ قوارەیەکی کۆمەڵایەتی سندیکایی یان جواتی نامێنێ نوێراتی ئەمانە بکە ئەمە بۆ خۆی گرفتێکی گەورەی یعنی لە هەشتاکان بە دواوە سەرمایه‌داری دۆخێک زمینە سازیەک ئەکا کە ئیسلامی سیاسی وردە و دەتوانێت بیخۆزێتەوە بێتە ژوورە لەو شوێنەوە بێتە ژوورەوە چکە وەکو گوتم ئەو کلێنانە نەماوەکەنی چیناتیەکان بە شوشی فەرمیان بڵین لە ڕووی زاتی و میدیایی و گفتوگۆی گشتیەوە نەماوەن ئەوانە لە فەڕەنسا نامێنن ئیسلام بۆ خۆی ئەمە هەم زمینی سازی بۆ ئیسلامی سیاسی بەڕاستی ئەڕەخسێنێ کە وردە بێنە ژوورەوە بۆیە لەم ڕۆوە جگە لەو هۆکارە سیاسی کە لە سەرەتاوە باسم کرد من ڕێک هاوڕاتانم هاوڕای کاکشەماڵم وەجەناب بشێ کە بێگومان قۆناغی سێمی سەرمایه‌داری کە لە هەشتاکانەوە دەست پێکە سەرمایه‌داری کە میتوانە قۆناغی سێم لێرە لە فەڕەنسا و ئەوروپا ناوێنەوە قۆناغی سێم چکە قۆناغی چینە قۆناغی زیاتر داراییە و وایتر ئەوێ بە هەموو شوێنێکە وەکو تۆڕ و وەکو تۆڕێک بە هەموو جیانە بڵاو بێتەوە ویتر هەر بە لەناو سنتەرە وەکو خۆراوە سنتەری نەبێ بێتە هەموو قەراغەکانی دنیا و دەستی بە هەموو شوێنێ بگا و دنیا بکە بە جۆرێک لە تۆڕ و ئەمانە لەگەڵ ئەمە بێگومان ئەو هۆکارەشەیە هۆکاری سەرمایه‌داری و لاوازی تر وەکو هەڵوەشانەوەی بزوتنەوەی کرێکاریمانش هۆکاریشی ترن وای ترشتی کە هەیە چینایەتی دوای بینە سەری چونایی ئێستا لە فەڕەنسا و پرسە کۆمەڵانسیانە بۆ ئیسلامی سیاسی قۆزیێتەوە و شتیکەی لە جیاتی دانی بۆی ئیستیغلالکەوە لە حەزەکەن لە بەرنامەکە هێدی نەدێنە سەری زۆر باشە من دقیقاً ئەوە بڵێم کە من ئەو باسم پێ دروستە من کلێنە ئەو کلێنە کە کاکردی باسێکا من ئاوای تێگەم کە کلێنەکە لە ڕووی واقعیەوە وجودی هەیە بەڵام باسەکە لەسەرەوەیە کە لە خۆی چۆن تێئەگا یاخود چینی کارگەر چۆن لە خۆی تێئەگا ئەمە بە معنایەک کاریگەری کەلتوری ئەو شتێکە پێڵێن نیۆلیبرالیزم یان نیۆلیبرالیزم کارێکی کردووە کە شوناسە چینایەتیەکانی ون کردووە و ئەمە مەسەلەیەکە پرۆسێکە کاری بۆ کراوە یعنی باسەکە هەر لەسەرەوە نیە بەشێکی کاری بۆ کراوە بەشێکی دەرهاویشتەی واقعی نیۆلیبرالیزم خۆیەتی نیۆلیبرالیزم بە جۆرێک لە جۆرەکان من وای ئەبینم کە ڕاستە دەرکردنی دەوڵەتە لە بواری خزمەتگوزاریەکان و لە بواری پێشکەشکردنی خزمەتگوزاریە بەڵام لە هەمان کاتا بەهێزکردنی ئەو ڕایەڵ و پۆیە ئیتنیکی و دینیانێت چکە تۆ بێنە بەرچاوت دەوڵەتێک کە ناتوانێت و جواب وەڵام بە پێداویستەکانی کۆمەلگاباتەوە چۆن پەیوەندی خۆی لەگەڵ یان ڕێگەخا یعنی ئێستێمە یەشەتی و پارتی لە کوردستانە بۆ نمونە ئەگەر کورد زمان نەبن و بە کوردی قسە نەکەن چی بە خەڵکی مەسەرەن گەڕەکی ئازادی شاری سلێمانیەوە ئەیان بەستێت چی بە گەڕەکە هەژار نشینەکانی شاری سلێمان هیچ شتێک بیانەوە نابەستێ ینی تۆ باسی کوردایەتی ئەوانی لێلا بەرە ئەو ڕایەڵ و پۆیە ئیتنیکیە نەبێ هیچ شتێک ئەمانە بەیەکەوە نابەستێتەوە یعنی نا خواستیان هەمان خواستە نە ژیانیان هەمان ژیانە نا بیرکردنەوەیان هەمان بیرکردنەوەیە نە تێڕوانینیان بۆ ئایندە هەمان تێڕوانینە لە هەمان خەستەخانە چارەسەر ناکرێن مناڵێن ناچێتە هەمان مەکتەب بە هەمان جادەیە پیاسە ناکەن بە هەمان نابێت ینی هیچ شتێکیان لێ ئەمە بەڕاستی کێشەیەکی مهمەکە ئێمە بۆچی ناسنامە ئیتنیکیانە ئاوازیایی کردو مەسەرن بۆ لە وڵاتێکی وەکو عێراق کەس نێزانی چێ شیعە و چێ سوننیە و چێ فڵان دینە و چێ فڵان فیسارە دینە لە پڕێکە بینیمان هەمووی لەلایەکەوە قوت بۆ ئەوانەوە ئەم دینانە ئەڵێ ڕێک دوێنێ حەسەن و حوسێن کوژراون و ئەمانە بۆ ئەمانە ئاوازەق بوونەوە دلیلەکەی ئەوەیە کە کۆمەلگا کەوتووەتە دەستی تەبەقەیەکەوە چینێکەوە کە ئەگەر نێت ئەم ئیتنیک ئەم ناسنامانە هەموو ڕۆژێک دروست نکاتەوە بینای نکاتەوە نیە ناتوانێت بمێنێتەوە و ئەمانە کاریگەری هەیە بەڵام ئەوەشی کە نیولیبرالیزم ئەیکا بە جاریشی تر کە ئەمایان مەسەلەیەک نییە سیاستێک نییە بەبجێ بڕێەوە چونکە من بەڕاستی زۆرم ئەوە پێ دروست نییە کە نیولیبرالیزم وا تێ بگەین سیاستێکی بەرنامە بۆ داڕێژراوە بەڕاستی یعنی
مێڵتۆن فرێدمان و ئەوانە فرێدێک هەیە نانەوت کە ئەبێ نیولیبرالیستەکان ئاوا بکەنەوەکو ئێستایکەنەوەوانە ئەمەی لێبەر هەمبێکە مەسەرەن ترامپ و ئەوانێ ئەمانیان لە خەیاڵا نەبوو نیولیبرالیزم کاریگەریشی داناوە ئەوەیە سەرمایەداریە بە ئازادی خۆی تەسەڕوفەکە سەرمایەداری پێش نیولیبرالیزم سەرمایەداریەکی کلەفچەکرا بوو چۆن بڵێن هینی گیرا بوو یعنی ملی گیرا بوو برابوو بۆ جێگایە کە ئەبێ شتێکی کە ئەنجام بات و بکات و ئەوانە لە سایەی نیولیبرالیزمە سەرمایەداری هەوساری پچڕی بە ئارەزوی خۆی تەسەڕوفەکە ئەوەی ئەوێ ئەیکات و ئەمانەوە ئەمە ئەم سیستەمەکە واقعان سیستەمێکی وێرانکارە واقعان سیستەمێکە کە کۆمەلگا لە بین ئەبا و لە ناو ئەم کۆمەلگانەیە جەماوەیەکی فراوانی پەراوێزخرا و دروستەکە کە ئەم جەماوەرە پەراوێزخراوانە ناچارن کۆمەلگای بەدیل بۆ خۆیان دروستکە ناچارن دەسەڵاتی بەدیل ناسنامەی بەدیل بۆ خۆیان دروستکەن و خۆیان ئەبینەوە لە بەرامبەر کۆمەلگا ڕسمەکەیە بە بڕوای من ئەمەیە ئەو زمینەیە کە ئیسلامی سیاسی و تیرۆریزمی ئیسلامی لە غەربا بەهێز کردووە و ئەمەیە بەڕاستی ئەو سیاقی کە ئەم سراعشی تایێتە و بۆیە ئەم سراعە کێشەیە گەورەیە ئەم کێشەیە ئەوە نییە هێزێکی سیاسی دیاریکرا و بەرژەوەندی هەیە تورکیا و ئەمانە ئەمەش لابچێ ئەو زمینەیە وجودی هەیە و ئەمە دووبارە دروست دەکاتەوە ئیسلامێکی سیاسی تر دێ دەوڵەتێکی تر دێ ئەمە ئیستیقلالەکە ئیخوانی مسلمی لە ناوە بە ئیخوانی مسلمێکی تری دڕندەتر بۆ دروستە بێ قاعدە لە ناوە زومبی ئیسلامی دروست بێ کەس نازانێت چیەتە پێشەوە بەڕاستی لەبەرەوەی ئەمە زمینەی هەیە زمینەی کە هەیە خۆی دروست دەکاتەوە بەرحاڵ بەڵام لە باسەکانی داهاتوو ئەچینە سەر ئەم خاڵەش کە ئەم زمینەیە بۆ خۆشی زمینەی تەڕحکردنی چارەسەر و بەدیلی ئێمەیە من بە منهەجی مارکسوا فێر بووم کە چارەسەری کێشەکان لە ناو خودی کێشەکانە بدۆزنەوە لە ناو خودی ململانیەکانە هێزی و سابجکتی گۆڕینی واقعەکە بدۆزمەوە نەک لە دەرەوەی ململانەکە لە شتێکە ئیستیرادی کەم بۆی ئەوانە بەرحاڵ ئەم بەشە زۆر درێژ بووە ناچاری ناوبڕێک وەرگین و ئەوانە دوای ناوبڕێک دێنەوە خزمەتی ئەوەی ئازیز بۆ درێژەدان بەم گفتوگۆیە بە هاوکارم هیوا عومرمان لەگەڵایە و کاک هەردی مێد لەگەڵمانەیە لە فەڕەنساوە میوانی ئازیزی بەرنامەکانمانە بیرم ناچێ پێتان بڵێم ئەگەرەتانەوێ ئەم کەناڵە فراوان بێتەوە ئەگەرەتانوێ ئەم کەناڵە بە ژێر خەڵکانێکی زۆرتر بگا داواتان لێکەم بەشدار بن لە کۆمەکردنمان لێرە لە خوارەوە کلیکی سبسکرایب بکەن و کلیکی زەنگەکەش بکەن بۆ ئەوەی ئاپدەیتان بۆ بێ هەر کاتێک ئاپدەیتمان کردەوە پاش ناوبڕێکی کورد دێنەوە خزمەتی ئەوەی ئازیز ئازیزان و خۆشەویستان لە کەناڵی هیواوە لەگەڵتانین من شەماڵ عەلیم هاوکارم هیوا عومەر لەگەڵ منە و میوانێکی ئازیز بۆ بەرنامەی ئەمڕۆمان ئامادەیە کاک هەردیمێت لە فەڕەنساوە کاک هەردی دکتۆرای هەیە لە زانستە سیاسیەکانە لە بەشی زانستە سیاسیەکانی زانکۆی سۆربۆن لە پاریس دەرجەڵێتەوە ئەمڕۆ بۆ ئێمەیە بۆ باسێک لەگەڵ ئێمە بۆ لێکدانەوە سەبارەت بە ڕووداوەکانی فەڕەنسا و سەبارەت بە پێکدادانەکانی ئیسلامی سیاسی و دەوڵەتەکانی غەرب لەم ڕۆدا پرسیاری ئێمە ئێستا ئەوەی هێزە دەرگیرەکان و بەڕاستی کاریگەریەکانی ئەم ململانەیە کاریگەری و مەترسیەکانی چین و ئێمە چۆن چی بکەین بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم کاریگەریانە بینەوە چ ڕێگایەک بگرین هیوا پێم وایە تۆ لەم بابەتەوە قسەیەکت هەبوو فەرموو نەڕاستیە لەبارەی ئەگەر تێگەیشتن پرسیارەکە لەبارەیەوەی کە چۆن ڕوبەڕووی ببینەوە من پێم وایە هەر لە سەرەتاوە ئەگەر سیر بکەین باڵێن ئەو هاوپەیمانەتیانەی کە لە ئاستی کۆمەلگای نێو دەوڵەتی ڕاگەیاندرا بە ناوی هاوپەیمانەتی ڕوبەڕووبوونەوەی داعش ئەگەر سری دوایین هاوپەیمانەتی بکەین و ئەو بەرنامانەی کە لە ئاسی ناوەخۆی با بڵێن لە هەرێمی کوردستانە و لە وڵاتانی تر ڕاستیە بینیمان بەگشتی بەرنمەیەک بۆ هەر هەمووی شەڕی داعش کورت کرابەوە لە شەڕێکی سەربازی لە ڕاستیە لە
لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی ئەوەی ناتۆ وڵاتانی تریشی تێدا بوو. تەمان ئەوەی جەنابەت باس کرد بەشێکی تریشی ئەوە بوو لە ڕاستیە لە ڕێگای ئەم شەڕانەوە و ئەم بارودۆخی کە دروست کرا جارێکی تر من پێم وایە تەرکیزکردن بوو لەسەر گۆڕینی جوگرافیای قەیران لە ئاستی سیستەمی سەرمایه‌داری. بۆ من پێم وایە لەو فەهمەی کرا کە لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی و ئەوەی پێدەوترێ هێزی کۆمەلگای نێودەوڵەتی و ڕۆڵی دەوڵەت لە ڕاستیە من پێم وایە شەڕی داعش تەنیا کور کرایەوە لە شەڕێکی سەربازی و لە شەڕی خەندەق و ڕوبەڕووبوونەوەی سەربازی بەداخەوە لە هەرێمی کوردستان و لە ناوچەکەش تا بە ئێستا ئێمە ئەوە لەم ماوەیە جارێکی هەڕەشەکانی داعش زۆر بەڕوونی ئێستا لە کەرکووک و لە ناوچە کێشە لەسەرەکان بەڕوونی لەسەر لە ڕاستی هەرێمی کوردستان دەبینین. یعنی وا نەزانین ئێستا ئەم هەڕەشەیە کە لە فەڕەنسا لە ڕاستی هەڕەشەیە کە تەنیا لە یەک بقعەیەکی جوگرافی دیاریکرا ڕوودەدا. ڕۆژانە ئێمە ئێستا داعش لە هەرێمی کوردستانە و لەسەر سورونەکانە پەلاماری خەڵک دەداتن. هەل لە سەرتاوە لە ڕاستیە یعنی هێزە چەپەکانم تیگەیشتیان دەکە ئەم شەڕی دەکرێت لە ڕاستیە کە دەوڵەت ئەمڕۆ هێزی بەدەستەوەیە و ئیمکانیەتی هەیە ئەم شەڕە بەم جۆرە ناکرێت شەڕی داعش کورد بکرێتەوە لە ئاستی سەربازی. من پێم وایە ئەم شەڕە بۆ خۆی شەڕێکە لە ئاستی یعنی بە پلەی یەکەم شەڕێکی ئابووری دابراونی لە شەڕێکی چینایەتی لە ڕاستیە دابراو نییە لەو ڕۆڵەی ئێستا و لەو تێگەیشتنی ئێستا کە لە ناوەندەکانی زانکۆوە لە جیهانە لە ڕاستیە جارش کە قسە لەسەر پێداچوونەوە بە ڕۆڵی دەوڵەت دەکەین و لەم کورتێنانەی سیستەمی سەرمایه‌داری لە مەسەلەی لە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانەوە هێنایت ئەوەی جەنابەت باس کرد شەماڵ کە بە دوای خۆیە وارەوایە دکتۆر باسی کرد کە پراوێزیی لە کۆمەلگا دروست کردووە کە زۆرینیەکی لە ڕاستیە هەژاری دروست کردووە و زۆرێک لە کۆمەلگای بەدیلەیە. من پێم وایە لەم چوارچێوەیەدا و ئەمە لە ڕاستیە پێویستی بە ئەم یعنی بەو تێگەیشتنی کە ئێمە بەپێ هەر بارودۆخێکە و لەم بارودۆخە من پێم وایە وەزیفەی هێزە چەپ و کۆمەنیستەکان لە ڕۆژ ئاوایە جیاوازە من پێم وایە لەگەڵەوەی کە لە خۆر ئاوا دەبرێ. ئەمە ڕەشەی لەسەر فەڕەنسا لە ڕاستیە لە ئاستێکە لە وڵاتانی ئەوروپی لە ئاستێکە و لە مەسەلەی هەڕەشەی ئیسلامی سیاسی لە کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕاستیە لە ئاستێکی ترەوە هەڕەشەیەکی دەستە و یەخەیە و تەنانەت ئەوە ئێمە دەیبینین تەنە ئەمە لە ڕاستی ئەم هەڕەشە پڕیوەتەوە سەر مەسەلەی هەڕەشەیەکی زۆر گەورەبی لەسەر بابەتی ئازادی ڕادەربڕین. ئەمە یەکێکە لەو بابەتانی من پێم وایە لە دەبەوەی ئەو سیاقە نییە کە ئێستا باز لە زەرورەتی بڵێن خۆ پێشکەشکردنی وەکو بەدیل و لە دەروی ئەم سیاقە نییە کە باز لەوە دەکرێت کە دەسەڵاتێکی تر و ژیانێکی تر و کۆمەلگایشتر لە ڕاستیە ممچینە و لە ئارادایە و ئەگەریە من پێم وایە شەڕە سەردەکێشێ بەوەی فراوان بێتنەوە بەداخەوە من تا بە ئێستا ئەوەی دەیبینم هێزێکی کۆمەڵایەتی سیاسی بەمانایەکی تر کە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی ئامادە بێ وەکو بەدیل خۆی یعنی وەکو بەدیل خۆی تەرح بکە ڕوبەڕووی ئەم سیستەمە سیاسە بێتەوە بەداخۆ تا بە ئێستا لەم ئاسانیە کە تو پێ دوابێکە دەتوانێت گۆڕانکاری بکاتن تەنیا لەو ئاستەیە کە ئێمە باز لە تعدیلات دەکەن ناو خودی سیستەمەکە ئەویش ئەوێ لە ڕاستیە کە دەبێت وەزیفەی دەوڵەت گۆڕانکاری جەوەری بەسەردا بێندرێ ئەوەی پێدەوترێت گەشەپێدان و تەنمیە بەمانایەکی گشتی لە ڕاستیە دەست پێ بکاتەوە لەبیرتان نەچێت لە ڕاستی ئەوەی دکتۆر باسی کرد کە لەسەر مەسلەی فەڕەنسا ئەمە ئێستا لە کوردستانەوە ئێستا حملەی گەورە چەپەکان بەڕێوە دەبن لەسەر مەسلەی هەموو کەرتەکان درا بە کەرتی تایبەت. من پێم وایە لە کوردستان ئیسلامی سیاسی ئەم جارە هەموو مؤشرەکان پێمان دەێن لە ڕاستی لە گەشتسەندندایە ڕەنگە ئەمڕۆ لە فۆرمێکی سیاسی لەناو کۆمەڵ و یەکگرتو خۆی ڕێک نەخست بێ بەڵام بەمانەی ئەوە نییە بەیانی لە هەڵبژاردن دێ هەڵو مەرجێک گۆڕانکاری بەسەردادێ لە ڕاستیە ئەمە ناتێ پێچوو وەکو بەدیل خۆی تەرح ناکاتن ینی وەزعی کوردستان لە دۆخێکایە شماڵ ینی من ئەمان پرسیاران بۆ هەردوو ڕاستی جێگای بیرکردنەوەیە یعنی ئەم دۆخی باردۆخی ئێستا لە دۆخێکایە ئەمە وەکو پرسیار و تەوەر یعنی پێشکەشیەکان یعنی ئەگەر لە وەزعی کوردستانەوە ئێمە سەیری بکەین ینی بینە سەر ئەم بەشە بەداخەوە وەزعی کوردستان لە دۆخێکایە دەسەڵاتی پارتویەکێتی چۆن گەویشت لە چه ئاستێکە گەویشتن بە بنبەست و بە شکست بەڵام ئێستا ئیسلامی سیاسی خۆی بە بەدیل بۆ پارتیوێکێتی تەرحەکە یعنی تو سیر بکە لەم ژینگەیە کە چی دروستەکە چی دەکاتە با بڵێن چی دەکاتە باڵادەست و دوجار بەدێنی ئەویش ئێستا ئەمڕۆ چیە بێ ئەمە لە ڕاستی پرسیارێکە پێویستی بە گفتوگۆ و من پێم وایە تێگەیشتن و مناقەشەی زۆر هەڵدەگرێت.
بەڕام من بۆ خۆم سەرنجم هەیە لەسەرەوە بابەتە بەڵام بەر لەوە من پێم خۆشە پێشەوەی بچینەوە بۆ کوردستان جارێ قسە لەسەر لە فەڕەنسایە دەنگ و باش چییە ینی من پێم خۆشە کاکردی لەو بابەتەوە باسمان بۆ بکە بەتایبەت چەپەکانی فەڕەنسا لەسەر ئەم دۆخاڵێن چی ینی ئایا مەسەلەن نەقشەیەکی دیاریکراو هەیە بە هەڕەشەیەکی ێزانن ئایا مەسەلەن پرسیارێکی کەژەوە بێ ئایا ماکرۆن بەڕاستی هەڵوێستێکە گرتوێتی چکەوەمان بیر نەچێت ڕاستە هەڵوێت ئیسلامی سیاسی لە مسلمانان دوور خاتەوە بەڵام ئەو دانیش یەکەمی تەسریحی وتی ئیسلام لە ئەزمەیە یان ئێمە بە جۆرە لە جۆرەکانە کرێ وەکو هەوڵێک نەک بۆ دەرکێشانی مسلمانان گوایە لە ژێرباڵی ئیسلامی سیاسی وەکو هەوڵێک بۆ کۆکردنەوەی لایەنگرانی کچەکەی بڵێن ماری لۆپین بێ بەڕاستی ئەو خەڵکانەی کە ڕاستڕە و دژمن بە مسلمانان و ئەوانن بۆی ئەوانە دەوری خۆیان کۆکاتەوە من شخصەن وایە بینم کاکردێڵی چی حەزەکەم لە خاڵی کۆتایی دەست پێ بکەم وردەسمە سەروانی تر بەڕاستی کۆمەڵی بیرۆکان خێرام لا دروست بوو ئەمێ وەڵامیان بەمەوە بە خێرایی کە بەنامەکە وقتمان کورتە بێگومان گوتارەکانی ماکرۆن و ئەم هەوڵانەیەکی ئێستا لەم کۆتایانە گرتوتێ بەرس لە هەمبەر ئیسلامی سیاسی پەیوەندی بە گرەوە سیاسی و هەڵبژاردنەکانی ناوخۆ هەیە ینی گومانی تێدا نییە ئەم کارانی کە ئەو ئێستاییکە بەشێکە لە دۆخی سیاسی یان دینامیکی سیاسی ناوەوەی فەڕەنسا چکە لە هەمبەر ماکرۆن ئەمڕۆ ئەو حزبی کە ئەمڕۆ بەهێزترەوە شانسیەوەی هەیە بێتە لە خولی یەکەم و دووەم ململانەی لەگەڵ ماکرۆنا بکە ماغی لۆپێنەوەتە بەرەین نیشتیمانی فەڕەنسی کە پارتیی ڕاستڕەوی تونڕەوە و لە ڕاستیدا هیچ نەبێت لە ڕووی ئەعلامیەوەوان وا خۆیان شاندن کە دیژی ئیسلامی سیاسی و ئەمانە هەرچەندە من پێم وایە لە ژێرەوەوان دەستێکی باڵیان هەبوون بە تایبەتی لە ساڵی هەشتاکان ئەمانە لە برەودان بەم زاوتە لە دەرەوەی خۆراوە بێگومان ئەم ڕاهەندە هەیە من نابی ئەم ڕاهەندە فرامۆشکرێ نادیدە بکرێ بە گرنگی پێ بدرێت بێگومان وەکو گوتم دینامیکی سیاسی هەیە لە ناوەی فەڕەنسا ناو خودی فەڕەنسەکە حزب فەڕەنسیەکان خۆیان کە بەش ئەم بەم ئاقارەمانە بە ئاقاری ڕخستنەوەی کایی مسلمانان و لێدان لە ئیسلامی سیاسی ئەمانە بەڵام پرسە جەوهرەکە ئەوەیە کە بەڕاستی بەخوگوتمان جەنابەت ئیشارەت پێدا کاکی واژەربووها چۆن چارەسەری ئەو زمینەیە سازیە بکرێ چۆن ڕۆبەڕووی ئەو زمینە سازیە بکرێت کە ئەمڕۆ ئەو دۆخە بکرێت کە تایدا ئیسلامی سیاسی ئەوها خۆی وەکو ئاکتەرێک قوتەوە کردووە و توانای ئەوەی هەیە بە زمان گیر و گرفتەکان کە گیر و گرفتی کۆمەڵایەتین ئابوورین چینایەتین دەستگاین ئەو بە زمانیشی تر هۆریانەگەڕێ بە زمانی ئەیکاتە سەر لە سەرزەمینی خۆیان دووری خاتەوە کاتە سەرزەمینی ئاینی سەرزەمینی ناویچێم ڕگەسپەرشتی شتگەلێک کە بەڕاستی وانە شتەکان بۆچی ئیسلامی سیاسی لەمەدا سەرکەوتووە و چۆن ڕێ لەمە بژیرێ کاریشی وا بکری ئیسلامی سیاسی کەڵکیشی خراپ سودی ئیستیفادە لەم دۆخەنەکە بە قەناعەتی من کۆمەڵی هەنگاوی کۆمەڵایەتی سۆسیۆلۆژی گرنگ هەن بنرێن ئەمە نەگمن بەڵکو هەموو لێکۆڵەوەرانەی کە لێرە کار دەکەن ساڵانیشی زۆرە هەربەرانی کەمەوە 20 دانە ساڵە هاواری ئەوەکەن کە دەوڵەت دەبێت کۆمەڵی هەنگاو و پێودانکە بیکات ئەبێ بیکات نوانە بێ دۆخەکە بەرەو خراپیان ڕۆیش لەو شانی کە دەوڵەت بیکە باشکردنی هەلومەرجی کۆمەڵایەتی و ئابووری خەڵکەکەیە ئەبێ کاریشی وا بکرێ هەژاری کەمەوە کرێ ئەمڕۆ هەژار زۆرە لە فەڕەنسا هەژاری شێکجار زۆر دروست بووە کاکە گیان لە ساڵی 1970 واتە لەو ماوەی کە پێمانە گوتیشتان 30 ساڵەی ئاڵتوونی فەڕەنسا 300,000 کەس لە فەڕەنسا بێکار بووە 300,000 کەس باشە ئەمڕۆ تقریبا 9% دانیشتوانی چالاک لە فەڕەنسا بێکار بوواتە تقریبا چەندێک زیاد لە 6 تقریبا 6 بۆ 7 میلیۆن کەس بێکار 6 میلیۆن بێکارە چێن زیاد بە زۆری قوربانی یەکەم لەم بێکاریە ژنە دوای ژنش خەڵکی بێگانن کە هاتوونەتە فەڕەنسا بۆ خەڵکی بێگانە لەبەرەوەی ئەمانە درەنگ هاتوون هەلومەرجیان وەکو پێویست بۆ ڕەنەخساوە زمانەکە نازانن ئاخر کە تۆ زمان نازانی لە زۆر شت بێبەشەبی ناتوانیت لە هەموو سەکتەرێک کارکی ئەبێت تۆ بچیتە ئەو سەکتەرانی کە پێویستی بە زمان نییە زیاتر بە زمان پێویستی بە تااقەت و هێزی شان و شانانی لەو شوانانەیشکی ئەمەوە کاریشی وای کرد بێگانەکان خەڵکی مسلمانانەوەی کە لە ئەفریقاوە دێن ئەفریقایان لە مەغریبەوە دێنە ئەفریقایان لە ڕۆژهەڵاتی ناوی لە تورکیاوە ئەمانە
بەکەونە پاراوی زۆرێک لە پاراوێز بوونەوە ئەناڵێنن بەدەست هەژاری ئەمانە بەڕای من ئەبێ کار بۆ بکرێ هەژاریەکە کەم کرێتەوە و هەژاری کەم کرێت چکە چەندێ هەژاری دروست بێ خۆی ئیسلامی سیاسی زۆر باش لە هەموو شوێنێک تقریبا ئەمە بۆ شتێکی گردونی لایەن دائما لە شوێنە هەژسان ژوایە لە گەڕەکە هەژارەکانەوە یانە بێنە ژوورەوە لەوێ کاری خوانەکەن خەڵک تەسقیفەکەن و ئەو هەژاری ئاگۆڕنە ئەیکەنە سەر زمانیشی بە گوتارێکی سیاسی ئەیکەنە سەر گوتارێکی سیاسی ئەیکەنە بە کۆمەڵە گرێوی سیاسی و گرێوی لەسەرەکەن لە بەرامبەر بەدەسەڵات ئەمێش لە هەنگاوانەیە کە دەوڵەتی فەڕەنسی بێکاری بۆ بکەن هەنگای بۆ بنێ هەنگاوی دووەم لە ئەوروپا ئەمە تا ڕادێک نازانم لە کوردستان هەیە یانە ئەمە جەنابتان تاکیوە لەوانەیە باشتر بزانیان ئەبێت لێکۆڵنەوە بکرێت لە داهاتوە شتێک هەیە لە ئەوروپا تا لە فەڕەنسا بەتایبەتی لە ئەمریکا هەیە هەمومان باسی گێتۆکەین گێتۆ بەڵام لە فەڕەنسا نەبوو بەڵام خەریکە لە فەڕەنسا دروست بێت گێتۆ چییە هەموو خەڵکە هەژار و بێگانەکان سێرەکی زۆر جار لە چەنگەڕاکێک لە چەنگەڕاکێک کۆبوونەتەوە هەمان ئەها بە دەورێکە کۆبوونەتەوە بنیادێکی کۆمەڵاتی سیستەمێکی کۆمەڵاتیان بە دەورێکە کۆکرێتەوە ئەو خەڵکە هەمووی هەژار بە دەورێکەوەیە ئیتر خەڵک چاودێریەکەکە ئێستا بۆم لە فەڕەنسا چەندها گەڕەکمانەیە یعنی زیاد لە 200 و 300 و 400 گەڕەکمانەیە خەمووی خەڵکی بێگانن ئەها بێکە کۆکراونەتەوە بەسەرێک تاسێنراون ئیتر ئەم خەڵکە بەسەرێکە بۆتە چاودێر ینی من لێکۆڵێنەوە هەیە سێرەکی ئافرەت هەیە من هیچ پامەندبوونێکی ئاینی نییە بەڵام ئەڵێ لە ترسی تعلیق و سیخڕمەی فلان و فلان جیرانەکەم کوڕانی گەڕک ناچارم سەرپۆشکەمە سرم و بەشێویشی کەمە مەڵە بکەم و یان خەڵکم بینی واڵێ من لە ڕەمەزان حیوانم بە ڕۆژوونە بە مەڵام زۆریان لێکردم فشاریشان بۆ هێناوم کە بە ڕۆژوو بم فشاریشم ئیسلامی سیاسی زۆر لەسەر ئەوە کارەکە ئەبێ ئەم دینامیکە تێک بشکێنرێن دەوڵەت کاریشی بە خەڵکەکە هەژارەکان بە دەوریکە کۆ نەبنەوە لە شوێنێکی جوگرافی پاتایەکی جوگرافی ببێ بەگێتۆ و ئەتراوها بە دەوریەکەوەی بخولێنەوە و ئیتر ینی نمونەیش کە نەبینن ینی پاتایش کە نەبینن نمونەیەکی تری کۆمەڵاتی ئابووری نەبینن و هەر هەژاری بێ خۆیان بەرهەم بێنەوە ئەبێ ئەمە بشکێنرێ بە قەناعەتی من چۆن لە ئەمریکا کار بۆمە زۆرەکرێ چۆن ئەو گێتوانە بشکێنرێ ئیتر نەبێتە شوێنی هەژاری و بە بەرهەمهێنانەوەی هەژاری و بەبەختی و چۆرەوەری و ئەمانە یەکیشی تر لەو کارانی کاوێ بەڕاستی کاری بۆ بکرێت بۆ منە لە فەڕەنسا بەگشتی لە ئەوروپا بەگشتی ئەوش ئیشکردنە لەسەر ناساندنی زاکی کۆلۆنیال ینی پرسی کۆلۆنیالیزم کە ڕوویاوە لە 200 ساڵی ڕابردوو ئەو زاکرێ بەکاری لەسەرکردی ئەوە دانی پێ بدرێن هەم لە ڕووی یاساییەوە ئەم لە ڕووی مزەخانە و کاری بۆ کرێ ئەبێ ئەوروپیەکان دان بەوە بنن کە ئەوان ئەفریقیان کۆڵنیزە کردووە و زۆر شوونی تری جیهان و لەم ماوەیە زۆر دۆخینە لەبەر ڕوویداوە ئیتر ئەمانە ئەبێدان بۆ خەڵکە ئەو خەڵکانە بن کە کوژراون بریدار کراون نازانم تووشی دافلۆسین و کوشت و بڕی بوون چونکە سایشی لەو گرفتانی کە تووشی فەڕەنسا و بەڕاستی کۆنالیزم خەڵکی جەزایری و تونوسی و ئەفریقی و ئەمانە هەڵێ وەکو پێویستدان بۆ مێژویانە نەراوە هێشتا مێژوویەکە بە فرامۆشی ماوەتەوە ئەمە زاکرێکە ویشی لەسەرکرێ دەوڵەت دانی پێدا بێنێ دان بە قوربانیەکان بنێ لە منهەجی خوێندنە دانی پێ بێنێن ینی منهەجە باس بکرێ لە گوتاری سیاسی دەوڵەتە باسکێ چونکە ئەمانە بڵێتونە کەلێن دروستەکەن کەلێن دروستەکەن زمینە سازی بۆ دروستەکەن بۆ ئیسلامی سیاسی چونکە ئیسلامی سیاسی دی هەمومان قۆزێتەوە هەموو یەخۆزێتەوە چۆنێژ یەخۆزێتەوە وەکو کە دێ قۆزێتەوە باسی زاکرە ناکە ئەدێ زاکرەکە ئاخۆزێتەوەی کە بەگوتنێکە بە گوتارێکی سیاسی ئیسلامی خەڵکی پێ باقاریشی کەیە بە ئەمانە کۆمەڵێ بەڕاستی یان کارکردن بۆ ئاوێزانی کۆمەڵاتی ینی ئەنتیگریشن بێ خەڵک کارێکی وا بکرێ خەڵک بێتە ژوورانی بێتە ناو بەتاوەتی بێ ناو دامەزرا سیاسیەکانەوە حالیان بۆ ڕخسێ زمینە سازیان بۆ بڕخسێ ئەمە لە کوردستانش بەمانش ینی بە قەناعەتی من لە کوردستان ئەمڕۆ یەکێ لەو فاکتەرانی کە وای ئیسلامی سیاسیان ڕوتی سەلەفیزم لە کوردستانە دروست بێ ئەم لە کەداربوونی شرعەتی پارتیویشێتیە پارتیویشێتیش لە شرعەتەن لەکەدار بووە لایەکەوە یەک دوو لە ڕووی بەڕێوەبردنەوە شکستیان هێناوە لە زۆر سەکتەرە شکستیان ناوە سێ لە کوردستان شتێک نییە بناوی دەستا دەستکردنی لە دنیای عەرەبش بە هەمان شێوە دەستا دەستکردنی دەسەڵات نییە ئەمە ڕێک لە دنیای عەرەبش هەروایە ینی سەرەکی لە میسر و لە مەغریب و جەزایر ومانە کە نەبوو ئەم دەستا دەستکردنە کە نەبوو ڕێک ئەمە زمینە سازی بۆ ڕەوتی ئیسلامی سیاسی خۆشەکە و ئەبن بە ئەکتەریشی گەورە و تاکە ئەکتەریە بە هەڵسکار ئەوانە ئەبن بە وایە خەڵکێک لە ڕقە زۆر ڕوتی ئیسلامی من پێ خۆشە لێرە سەرنج بڵێم منیش سەبارەت بەم باسە من سەبارەت بە مەوزوعی مەترسیەکانی بەڕاستی مەترسیەکانی ئەم دۆخە کە ئێستا هەیە من لە سیاقێکی دیاریکراوە لە سیاقی تەتەور و بڵێن داوەشانی بەڕاستی نیۆلیبرالیزمە لەم سەردەمەیە مەخاترێکی زۆر گەورابیم ینی باسەکە لەسەرەوە نییە کۆمەڵی گروپی ئیسلامی هاتوون تەنها دۆخێکی ئاوان استقلال کردووە زانی کە تۆ زەربی ئەم واقعەتە زەربی بەهێزبوونی باڵە ڕاستڕەوەکانەکەی
لە ئەوروپایە شعورەکەی کە ئەمانە خەریکن هێز بە یەکترە دەن یعنی تۆ وەکو متەوالیەکی هەندەسی لێت ینی یەکە بێ بە دوو بێ بە چوارە بێ بە هەشت ینی ئەمە لەم دۆخەیە بڵین پێگەی ئیسلامی سیاسی و باڵا دەستبوونی ئیسلامی سیاسی و تونڕەوترین باڵەکانی ئیسلامی سیاسیش لەناو ئەم جالیە و لەناو ئەم کۆمیونیتیانەیە کە لە پاشخانێکی موسڵمانەوە هاتوون ئەبێ بە هەڕەشەیەکی ئاشکرا چونکە ینی تەنها ئەمجارە نابێ بەوەی کە خەریکن لە بەرامبەر فەقر و هەژاری و بێکاری و نەداریەکە مقاومەتێکی پاسیڤ هەیە و ئیسلامی سیاسی لەم کە لێنەو دێتە ژوورەوە خزمەت گوزارەکانی خۆی پێشکەشەکان نا ئەو دەم ئەبن بە فاکتەرێک بۆ پاراستن یعنی تۆ چەندێک هەڕەشەی ئیسلامی سیاسی زیادەکە بنەمای بەهێزبوونی ڕاستڕەوەکانی زیادەکە و چەندێ بنەمای ڕاستڕەوەکان زیادەکە دووبارە مسلمانانێک ئەساسەن هیچ متەدەینی ژنین و ناشیانە توندوتیش بن دنە ئەدرێن بۆی خۆیان دەنە پاڵ گروپە ئیسلامەکان ئەمانە خەریکن ئەکەوینە ناو بازنێشی داخراوەوە کە دەرچوون لێی زۆر زەحمەت و سەخت ئەبێ داستەکەش ئەمە ئەنزەربی وەزعێتێکی بکە من ئەلەم ڕۆژانەیە کتێبێکی ویندی براونم بینی سەبارەت بە هین هەر بەناوی ئەوەی لە داوەشینی نیۆلیبرالیزمە قسە لەسەر ئەوەکە کە نیۆلیبرالیزم بەڕاستی کە وەک پێشووتر وتم هەوسار کچڕینی کاپیتالیزمە هیچی تر نیە یعنی هەوساری لە کاپیتالیزم کردوتی بە ئیسراحەتی خۆکارکە بابزانین چیمان بۆکە ئەوەی کە کردی لە 40 ساڵی ڕابردووە ئەم نیۆلیبرالیزمە لە درێژەی کاریگەری خۆیان جۆرێک لە ئەنتی دیموکراتیزمی هێناوەتەکایەوە ینی بە باسەکە لەسەرەوە نییە ڕوتی فاشیست و ئەوانە ترامپ نابێ بە فاشیست ترامپ نابێ بە هتلەر ترامپ نابێ بین بەڵام جۆرێک لە جۆرەکان هێزێکی توندوتیژ و دژە دیموکراتیکی هێناوەتە مەیدان هێزێکی هێناوەتە مەیدان کە چونکە نیۆلیبرالیزم ئەساسەن کاری لەسەرەوە کرد کە کۆمەلگا چییە تاچەروتی کۆمەلگا هەر وجودی نییە کوشتێک نێنای کۆمەلگا بێ ئێمە فەردمان هەیە و دوایش کە زۆر هینیان کردوانە ڕازی بووتی خێزانیشمان هەیە قەینا بەڵامی تر کۆمەلگامان نییە مە فەردمان هەیە باشە کۆمەلگا کە لە بین برا کۆمەلگا کە ئەوکوین بوو و ئەمە زمینەی ساز کرد بۆ دروستبوونی واقعان هێزە دیکتاتۆر و دژە دیموکراتیکەکان لە غەربا کە ئەمە ئەگەر وەزعێتی ئێستای ئیسلامی سیاسی لەم سیاقەیە بخوێنیتەوە مەترسیەکان زۆر گەورەترە بینی زۆر گرینگە من لێرا من دەبێ شەماڵ يعني تركيزي تولى سر أمش ببينم للراسية يعني دكتور من عندي شتم خسر ودكتور كمال خالي جرينجي خسر ولا سر مساليك شي بكري يعني دقل دمي يعني نظري توجلم بارو لراسي جيبيز مثلا وخالي دوما ما ترسيكان باسكر ازاني شلون ام كاريجري انا بس شي خون ساكرين وبس شي برنجيلكري براسيه ما ابي بروين حەلەکانمان لە خودی کێشەکانە ببینینەوە من باوەڕم بەوە نییە دووبارە من داوا بکەم لە دەوڵەت بڵێم هەژاری کەم کەرەوە داوا بکەم لە دەوڵەت بڵێم گیتۆکان لابەرە داوا بکەم لە دەوڵەت بڵێم ئینتیگریشن دروستکە داوا بکەم لە دەوڵەت بڵێم محارەبەی ڕاسیستەکان بکە ئەزانی یەکەم لەبەر خاتیەوەی کە نیۆلیبرالیزم وتمەم هێزە ئەنتی دیموکراتیکانەیە ناوتە دەرەوە تەبیعەتی دەوڵەتیش بۆ بە دەسەڵات و دەستکەلای دەستی ئەوان ئەین دەوڵەتیش بۆ بەوە لەلایەکی ترەوە بە واقعی با ئێمە لە ناو خودی کێشەکان لە ناو خودی جەماوە لە ناو خودی مبادرەی خەڵکە بۆ بەرەنگار بوونەوەی فەقر و هەژاری بەدیلەکانی خۆمان ببینین ینی بۆ بکەری هەموو ڕووداوە سیاسیەکان هەر ئەبێت دەوڵەتەکان بن حیزبەکان بن ئەوانە بن کە لەسەر دەسەڵاتن بۆ ئەبێ ئەوەی کە هاتووە لە گەڕەکە فەقیر نشینەکانە کۆبوونەتەوە هەژارانێک من کە پێویستیان بە کۆمەک و بە یارمەتی هەیە بۆ ئەوان بکردین بۆ ئەوان لەو بابەتانی ئەمە دەکرێت بۆ دکتۆریش بێ یعنی یەکی لەو بابەتانی کە لە ڕاستیە یعنی ئێستا دەبیندرێ ئەویش مەسەلەی جارشکە گەڕانەوەی کۆمەلگایە بۆ لە نەتیجەی خیابی دەوڵەت لە ڕاستیە کە ئەوەی ئەوە باستان کرد کە دەوڵەت یعنی لە ڕاستی وەزیفەی ئیجتیماعی و اقتصادی نابینێ و دەبێتە حیمایی کۆمپانیاکان دەوڵەتی سەرمایه‌دارەکان بەمانای کەلیمە و ئەمە لە یاساکان و لە تەشریع و لە یاسای ئینجی ڕوون دەداتەوە پرسیارەوەی لەوە بارودۆخێکە لە ڕاستیە ئایا ئەوەی شەماڵ وتی ئەمە ممچینە لە واقع هێزی کۆمەڵایەتی بەم ئاستە ئامادەیە کە یعنی وەکو بەدیل خۆی تەرح بکە ئێستا جۆرێک بۆ نمونە لە کوردستان دەست دەبردرێ بۆ کاری هەرەوزی
بۆ نمونە لە خانەقینەوە بگرا لە هەندێک ناوچەوە بینەوە کە لە هەندێک شوێن ڕێکخراوە لە هەندێک شوێن ناڕێکخراوە لە ئەوروپا ڕەنگە بە جۆرێکی تر ئەمە ببیندرێ ئەمە یعنی ئیمکانێکێ لە دەرەوەی ئەوەی شەماڵوتی بە واقعی ئەم ئیمکانە هەیە لە ڕاستی من گومانم یعنی لە ڕاستی ئەمە پێویستی بەبیرکردنەوەی ئیمکانە یعنی واقع هەیە بقناعتي من اما اگر لفرنسا ودەست پێکەم هەتا بۆ ئەمە بۆ کوردستان شەڕ ڕاستە یعنی یەشێک لە من لەسەر ئەو خاڵە ئەمێنمەوە کە باشکردنی هەلە مەرجە کۆمەڵایەتی ئابوووریەکانی خەڵک لە دامێنی خوارەوە زۆر گرنگە بۆ باشکردنی دۆخەکە وەرەگرتن لەم ڕەوتە هەم ڕەوتی ڕازرە بۆ کاکشماڵ ئاماژەی پێدا هەم ڕەوتی ئیسلامی سیاسی ئەمانە ئەمە گرنگن بۆ منم خاڵە بەڵام یەکشیشکە هەیە کەمە لێرەوە ئەمێنێتەوە سەر ئەو پرسیاری جەنابێ ئەوەیە کە لە هەفتاکان فۆکو هاوارەکە فۆکۆ یەکەم کەسە لە هەفتاکان لە ئەوروپا و لە ئەمریکا یەکەم کەسە بەڕاستی ینی شانسیەوەی یەکەم کەسە حەز بەماکە ئەڵێ ئەم نیۆلیبرالیزمی کە بەڕێوەیە یەکێ لە مەترسیەکانی ئەوەیە هەموو ئەو کایانی کە لە کۆمەلگایە ئێوە هەڵی وەشێنێتەوە و ئێوە لۆژیکی کای ئابووری بەسەر هەموو کایەکانی ترا فەرسە بسەپێنێ وانێ وای لێ بکە کایی زانکۆی ئەمڕۆکایی زانکۆ یان کایی نازانم ئیداری هەموو کایەکانی تر بەپێی نەزمی ئابووری بچێتە پێشەوە ئەمە یەک دووش ئەوێ هەموو ڕایەڵە ڕێکخراویەکان ڕایەڵی ڕێکخراوەیی و کۆمەڵەکان بشکێنێ ینی وەکەوەی کاگو شەماڵ گوتی بەرەو کۆمەلگایکی تاگەرامان بەرەکە تاکەوا لێ بکە بێنێتە دەرەوە لە هەموو شتە ڕێکخراو و کۆمەڵەکان بێنێتە دەرەوە وای لێ بکە سەرگەردانی بکە ئیتر باوەسی خۆی سەرمایه‌داری نییە کاهینی بکە و ئیشی لەسەرکە ئەمڕۆ لەم سەکتەرا ئیشی بکە باین لە سەکتەریشی تر ئەمڕۆ کارێک بانی لەسەر کارێکی تر ئەم شێوەیە ئیتر هینێک نامێنێ ناوی ڕێکخراوێک نامێنێ لە پشتیەوە کە پشتگیری لێ بکە ئەمانە زۆر لە سەرگەردانی دروست کردووە لەسەر ئاستی لۆکال لە دامێنی خوارەوە مە قەناعەتی منیشی ڕۆشتانی کە ئەشێ بکرێ ئەو مۆدێلی خۆبەڕێوبەریە لە دامێنەوە مۆدیل خۆبەڕێ ئەم مۆدیلە خۆبەڕێوبەریە لەم دە ساڵی دواییە هەم لە ئەمریکای لاتین کاری زۆر لەسەرکرێ یەکێک لە مۆدیلانی کە لەوە دەسی پێکڕۆ لە بەرازیل و لە شیلی و لە ئەرجنتین و لە ئیتالیا زۆر بەهێزن لە ئیسپانیا بەهێزن لە ناویچێ لە یۆنان بەهێزن ئەلم پێش ساڵی ڕابردوو بزوتنەوەی پەتاتە زۆر بەهێز بوو هەر بزوتنەوەی شانە ناوێ ناو بزوتنەوەی پەتاتە لە دامێنی خوارەوە کار لەسەر کاری هەرەوزی و کۆبدی لێ دروست کرێت لە دامێنەوە کە جێی دەوڵەت سەر خەزیێنەی دەوڵەتی خەزیێنەی یۆنان لەو کاتەیە کە خەریک بوو ئیفلاسیانە کرد 2 میلیارد یۆرۆ بەڵێ ینی ئەمەشێکە لەو کارانە ینی چۆن لە دامێنی خوارەوە تۆ بێ مۆدێلە بدۆزیتەوە ئەم مۆدێلە بێگومان ئەم مۆدیلە کۆن هەبووە ینی کلاسیک هەبووە لە دەیەکان خەڵک هەرەوزی کردووە ئەمانە یان شتێکی هەبووە کە لە وەختی خۆی بەناوی خێر و خێراتەوە کرا بەڵام سا مۆدیلی شکە هاتوتە پێشەوە کە بری پێ مۆدیلێکە لە دەرەوەی ئەم جۆرە فۆرمە کلاسیشیانەیە فۆرمێکی زۆر نوێیە ئەوێ ینی بەدەستگاییە نەیشەکە بەڕاستی ئەوانی کە ئێمە بینیمانە لەم مۆدیلانی کێسە بەڕێوەن ئێستا لە سەران کارەکەین گروپێکمانەیە لە فەڕەنسا سەرمانە کارەکەین هەر بۆیە من ئەمەش منی هێنا بەرە و دۆخی خانەقین ئەو کاری کێسا ئەو مۆدیلی کە لە خانەقین دەسی بکە بە قەناعەتی من زۆر گرنگە ئەم مۆدیلی لە خانەقین کەوا خۆڕێخستن لە خوارەوە بە شێوەیە کە تۆ بی جێی ئەو دەستگانە بگریتەوە کە دەستگای دەوڵەت و نوێنەری دەوڵەتن بەڵام فەشلێن هێناوە لە ئیدارەکردنی گیر و گروفت و کێشە کۆمەڵایەتی و ئابووری و دەستگایی و کۆمەلگاییەکان بە قەناعەتی من بۆ نا یامە یەشێکە لەو شتانی کە ئەشێ بەرەو ڕووی بن یعنی مۆدیلێکە بیخێنەگەر بۆ ڕەمینەوەی ئەو مەترسیانی کە سەرمایه‌داری دارایی دروستی کرد ینی سەرمایه‌داری دارایی ئەم سەرگەردانی دروست کرد لەسەر ئاستی جڤاتی و کۆمەلگایی یەکێکە لەم مۆدیلانە کە ئەشێ شتی پێوەستی ئەمەیە بەڵام بێگومان شتی کەشەیە بۆمە دروستکردنەوەی ڕێکخراوی کرێکاری ئایا توان کرێکارەکان هەلە مەرجیوان هەیە جاریشکە بێنەوە ببنەوە بستنەوەیکی تر لە ئەوروپا بە قەناعەتی من بەداخەوە لەوان چێ مۆدیلی فەڕەنساوی کێسە لە فەڕەنسا ڕۆدا زۆر من هیوانم بەوە نیە جاریشکە کرێکارەکان بتوانن ببنەوە بستنەوەیکی سیاسی چونکە لە ڕووی بابەتیەتیەوە هەڵیانتەکان هەموو ئەو سەکتەرانەی کە کرێکارتیا بەهێز بوو نەماوە بەڵام ئەمڕۆڵی لە خۆپشاندانی هەلک زەردەکانە ینی بە تایبەتی لە فەڕەنسا دەبیندرا ئەمانە دەتوانین چۆنین بکەین ینی ئەمانە ناتوانین ینی چۆن تەسمیان بکەین ئایا ڕۆڵی کرێکاران لەوێ لەم بابەتە چی بوو بۆچی ئێستا زۆربەی ناڕەزایەتی کۆمەڵایەتیەکان لە ڕاستیە ناڕەزایەتی خۆڕسک و عەفەوین ئەمە هیچێکە لەو بابەتانەی لە ڕاستیە کە دەبێ بیری لێ بکەیتەوە چۆن ئەمە لە حاڵەتی خۆڕسک ڕزگار بکرێ بۆی وەکو بەدیل خۆی تەرحکاتن بەڵێ دینامیکی ئەو شەپۆلی هێلک زەردەکان گرنگە بەڕاستی بەڵام هێلک زەردەکان نوێنەراتی چینێکی تایبەت ناکەن بەڕاستی نەوەک کرێکار خۆیان پیشانە نە وەکو کارمەندی چینی ناوەندن
لە هەموو هینێکشان تیادایە لە ڕاستڕەویان تیادایە چینی هین بڵین چەپیان تایە کۆمونیستیان تێدایە تێکەڵێکە لە هەمووی ئەمای هەم لە ڕێی ڕێکخراوەیەوە ڕێکخراونین هەم لە ڕووی دروشم و دنیابینیەوە یەکنین ینی شتێکی تێکەڵێکە لە هەمووی ئەو یەشێکە لە شکستەکانی هێلک زەردەکان بە قەنەعاتی من ئەمە بوو ئەم تێکەڵە بوو نەیانتوانی لەم ماوەی کە دروست بوون و هاتنە کۆڵان جۆرێک لە هین دروست بووێ ینی جۆرێک لە پرۆژەیەکی هاوبەش دروستکەن دنیابینیشی هاوبەش بۆ وەروەها دروست بەرەوچوون بەرە بوو مدیریشی هاوبەش نەیانتوانی چکە خەڵکیان تیا بوو هین بوو هەر زۆر ڕازڕەوە بوو و زۆر ڕاستیز بوو ینی ڕاستیز بوو تاریشی ڕاستیسیانیان هەبوو بەرامبەر بەو خەڵکە هینان هەبێگانانی کە لە تەک ئەوانەوە خۆپشاندانیان نەکرد ینی زۆر کلێن لەنێوانە هەرم پڕتەوازە بوون زۆر بۆ قەنەعاتی هەرەوەش وا کرد شکستیان هێنا یەکێک لەوانی کە شکستی پێێنان ئەوە بوو نەیانتوانی ببن بە دینامیکیشی بەهێزی هاوبەشی یەکانگیر لەگەڵ کۆمەڵی درشم و شناسییان هەبێ خشنا زۆر گرنگە تۆ هەموو بزنەوەیشی کۆمەڵ شناسی نەبێ ئەبێ شناسێکت هەبێ لە کاتێکە تۆ شناسێکت هەبێ و لە بەرامبەر هینێک هێزێک بجەنجی بڵێ ئەم هێزە من لەبەرانی ئاجەنجەم یەکێک لە سەیر و سەمەرەکانی هێلک زەردەکان ئەم زانیارێت گرنگە بۆ بنێران لە کۆتاییەک ببینن بزانن کە هێلک زەردەکان لە پاریس خۆپشاندانیان نەکرد نیانەزانی بارەگای سەرۆک کارخانەکان لەکوێیە ینی هەموو ئەو لە فەڕەنسا هینێک بارەگایەکە هەموو ئەوانی کە سەرمادارەکان کە سەرۆشی بڵین کارخانە و شتین بشەسازی گەورەکان لێو کۆبوونەتەوە و بەڕاستی دەسەڵاتیش گەوریان هەیە ئەو هێلک زەردانە نیانەزانی بارەگەکان لەکوێ ینی ڕۆژێک لە ڕۆژان نەچوونە بەردەم بارەگای ئەو هینانە ئەو سەرمایدارانە خۆپشاندانێ بکەن نەخێت ئەوان تەنها لە بەرامبەر دەوڵەت بوو و لێرەش تێگەشتنیشی هەڵا بوو ئەمڕۆ دەوڵەت بەڕاستی ئەبێ ئەوە گوترێت کە لە ئەوروپا و لە فەڕەنسا دەوڵەت زۆر لە ژێر کاریگەری سەرمەدار و سەرمەدارەکان بەشێکن لە دانانی ئەو شێکەمەی پیاڵین سیاسەتی گشتی و وێنەکێشانی سیاسەتی گشتی وەمانە بۆیە بە قەنەعاتی من هیچ نەبێت لە ئاستی فەڕەنسا من زۆر بە هیوان بەوە نییە جارێشکایە چوە هەلومەرجی بابەتی نەماوە هەلوبەرجی بابەتەکان لەسەر لە ئاستیەوەی ئانین جارێشە کرێکەکان ئاماژەیەک بە نقطەیە بکەم کاکردی چۆنە ئێمەمانان بۆ خۆمان بیرمانەچێتەوە ژوڵانەوەی کارگەری لە ئەوروپاشا سەرەتا کە دروست بوو لە مەسەلە حرەکەی چارتەکانەوە بیگرە و پێش حرەکەی چارتەکان و ئەوەشی کە لە ئەوروپا و لە ئەڵمانیا ڕێکخراوەی کارگەری پێکات و سەردیکای کارگەری و اتحادی کارگەری گەورە پێکاتوانە سەرەتا لە سنووقی بچوو بچوشی کۆمەکردنی یەکترەوە دروست بوو زانی چۆن ئێمە ئەمە جیلە و چەند جیل پێش ئێمەش لە کۆمونیستەکان و ئازادی خوازان یا شۆڕژ جێڕان و سۆسیالیستەکان فێری ئەوە بووین کە وجودی چینی کارگەر بە تەنها لەو لەحظاتانەیە ببینینەوە کە ئەڕژێنە سەر جادە و علە مەسوولەکەیان پێ و قۆڵیان کردو بە قوڵی یەکا و مانیان گرتو و مزاراکەن و ڕاپەڕینەکەن و داوای ئەواکەن دەوڵەت وەزعیان بۆ چاکە بەڵام حقیقەتەکەی ئەوەیە جوڵانەوەی کارگەری ئێمە لەو شێوازە لە هاوکاری کردن و هاوبەشیکردنی یەکترەوە دروست بوو ئەزانی کارگەر هەر ئەو لەحظانە مقاومەتی فەقر ناکە خەڵکی هەژار هەر لەو لەحظانە مقاومەتی فەقر ناکە کە ئەڕژێتە سەرجادە داوای گۆڕینی سیستەمەکە هەموو لەحظەیەک لە لەحظەکانی ژیانی کارگەر مقاومەتکردنی فەقرە هەموو لەحظەیەک لە لەحظەکانی ژیانی خەڵکی هەژار لە گەڕەکە پەراوێز نشینەکانە ئەوەیە ئێمە چۆنی ئەم هەژاریە کە بە سەرمانە داسەپیوە کارێ بکەیت ئەوانە کە لە ژێریان نەپسین زەعیفترینەکانمان نەشێنێت وێرانی نەکا نەیهاڕێ چۆن بتوانین ژیانی خۆمان بێڵینەوە ئەمە پرسیارێکە هەموو لەحظەیەک جواب بدرێتەوە وەڵامە درێتەوە ئێمە پێویستمان بۆ وەکو سۆشیالیستەکان لەناو ئەم وەڵامانەیە بین ئەو سۆشیالیستی پێی وایە تەنها ئەو ڕۆژە ئەبێ پێشڕەوایەتی بکاتەوەوانە بە نەزەری من لە ڕوانگەی منەوە فیلمێکی شالی شاپلن هەیە شالی شاپلن لە سوچێکە وەستاوە سیارەیەگە ڕۆ عەلەمێکی سووری لێکەوێتە خوار و ڕاکە علە مەسوولەکە هەڵک لێ ئەڕوا مزاهرەیەگە لەو پشتەوە سێرەکە شالی شاپلن علە مەسوولەکەی پێوانە مزارەکە کەوێتە پشتی پۆلیس وازانە شالی شاپلن ڕابەرێتی باشە ئەم شێوازە ئەم مۆدێلە ئەم کاریکاتێرە بەڕاستی لە لای بەشێک لە چەپ و کۆمونیستەکانی ئەم سەردەمەی ئێمە عکس بۆتەوە بە عەلەمێکی سوورەوە لە پەنایەکە لە سوچێکا وەستاوە چاوەڕوانە جوڵانی کارگەر سەر جادە پێشی کە بە علە مەسوولەکەی بڵە بدێڵە وا نابێ وا ناکرێ ئێمە پێویستمان بەوەیە لە گەڕەکە هەژار نشینەکانە وجودمان هەبێ بەڕاستی من لە تەجروبەی ساڵ و چەند مانگی ڕابردووی خۆمە هەر لێرە لە ستۆکهۆڵم لە یەکێک لە گەڕەکە پراوێستترین پراوێز خراوترین گەڕەکەەکانی
ستۆکۆمە کارکردنم لەگەڵ ئەو خەڵکەیە بۆم دەرکەوتووە کە پۆتێنشیالی ئەوە هەیە ئێمە بتوانین بەدیلەکان دروستی یعنی ئەوە بەڕاستی بەڵام چیەکەی مەسەلەن یعنی ئەمە لێرە ئەو قسانەش بکەینەوەوانە باسیەوەکەن کە ئیسلامی سیاسی وای کردو ئەوانە ئیسلامی سیاسی شعورەکەی بعدجار لە چەپەکان و کۆمونیستەکانی ئەم سەردەمەی ئێمە زۆر ئەنتەرناسیۆنالیسترا ئەتوانێت لە ئەوروپا کار ئەتوانێت لە ئەمریکا کار یەکێ لەوانەیە لە ڕاستیە ئیسلامی سیاسی ئەوەی تۆ باست کرد ینی هەڕێک بەو دیدا بەو دیدەی خۆڕێخستنە ینی بەو دیدە خۆڕێخستنی کە هەیە ئێستا ئیسلامی سیاسی لە کوردستانە و لە تەنانەت لە بەشێک لە وڵاتانی تریژەوەی بەم دواییە کە ئەو باندانەی کە لە فەڕەنسا ئەو ڕێکخراوانەی کە بلۆک کران ینی ئیسلامی سیاسی بە چ زۆرێک لە ڕاستی توانی با بڵێن کاریگەریە بێت تەنیان لە چوارچێ ینی هەموو ینی کەمترین لە ڕاستی حاڵەتیان بەریەکەوتن بوو و زۆرترین حاڵەتیان واتە ئێمە عین لەم دۆخەی کە من زۆر جار لەسەر ئەزمموی با بڵێن چەپ لە باشوور قسەمە کرد دەموت کە ئەمە نموزەجێکمانەیە لە چەپ کە بەشێکی یعنی بە جوێ لە جۆرەکان خەریکی دەسەڵاتە یعنی لەگە دەسەڵات لە جۆرێک با بڵێن تەسلیمی ئەمری واقع بووە لە جێوەی یعنی واقعەکە بگۆڕی 2000 واقعویشی گۆڕی نموزەجێکی ترمانەیە کە هەر دژی دەسەڵاتە لە ڕاستیە بە بەردەوام خەریکی دەسەڵاتە لە هەردوو نموزەجەکە وازی لە مجتەمعیە ناوە بەڵام لە ڕاستی ئەگەر سیر بکەین ئەوەی کە نموزەجی تەنانەت ئیسلامی سیاسی کە من پێم وایە زۆر سوودی لە ڕێخستنە سیاسیە بەمانە لینینەکە وەرگرتووە بۆ نمونە کاری پەرلەمانی هەیە لەناو کاری پەرلەمانی کار دەکا لەناو هەڵبژاردنە لەناو ڕێکخراوی مجتەمەعی مەدەنی کار دەکا لە چوارچێوەی کاری خێرخوازی و لە دامێنی کۆمەڵگایە بە شێوەیەکی بەرفراوان کار دەکا و جۆرێک لە کاری هەرەوەزی و کاری خێرخوازی هەموو ئەوانە ئەو کلێنانی کە دەوڵەت پڕی کردوتەوە ئەم لە ڕاستیە پڕی کردوتەوە تێگەم ڕەنگە بەشێکەوەی کە ئیسلامی سیاسی ئەوەی پێدەوترێ ئابووری لە ڕێگای ئیسلامی ئابووری پترۆڵ کە بەشێکی زۆر لە ڕاستی ئەم ئابووریە بەکارێنراوە ئەمە لە ڕاستیە ئەگەر سیر بکەن لە فەڕەنساس یەکێ لە داواکانی ماکرۆنەوە بوو کە و ئیتر چیتر لە ڕێگای ئابوورینە و توی اقتصادی ڕێعیەوە دامی بڵێن خوانیەکان نەکرێ بەڵام ئەوە بەمانەی ئەوە نییە کە هێزە کۆمەڵایەتیەکان لەم چوارچێوانەی کە باسمان کرد ئیمکان نەبێت کە نەتوانن خۆیان ڕێک بخەن و ئیداری خۆیان بکەن و من بەو دیدەی دکتۆر شاوڕەشەماڵش باسی کرد لە ڕاستیە لە ناو ئەم بارودۆخی کە دێتە پێش و دەتوانی معالەجە بکەی و بەپی ئەوەیە لە کاتێککە ئێمە تەوان قسە لەسەم دۆخانە دەکەین بێنە بەرچاوتان ئێمە لە کاتێککە قسە لەسەم بارودۆخە دەکەین یعنی کاوکاتە لەگەڵ یادکردنەوەی 103 ساڵی شۆڕشی ئۆکتۆبەر و یادی لەدایکبوونی 150 ساڵی لینین کە من پێم وایە ئەزمونێکە لە بواری کاری ڕێخستن و تەنانەت بۆ مەسلەی ڕوبەڕووبوونەوەی ئەوەی پێدەوترێ قۆناغی ڕزگاری نیشتیمانی و ئەوەی پێی دەوترێ بابەتی لە ڕاستیە تەواوکردنی مەسلەی ئەرکە مەدەنی و دیموکراتیەکان کە من پێم وایە ئەمە کە لە رووسیا جیاواز بوو وەگەوەی لە ئەوروپا ئەم تەحول و گۆڕانکاریە لە مەسلەی سەردەمی ڕێنسانس و ڕۆشنگەری ڕوویدا بەڵام لە رووسیا ئەم ئەرکەش خراە سەر هێزە کۆمەڵایەتیە زەحمە کێشەکان ئەوان توانیە و ئەرکەش تەواو بکەن من پێم وایە ئەمانە ینی کە تو بیرەکەیتەوە هەموو پانتاین بۆ بیرکردنەوە بۆ کارکردن دەستەکانی خۆش بێ هیواجان ئەمانە وەکو دواوتە لێوەرەگرم دەستی خۆش کاتی بەرنامەکانمان بەرەو کۆتاییە چێ ئەچمە لای کاک هەردی ئەویش دوا قسەکانی خۆیمان بۆ بکە و پاشان بەرنامەکە بە چەند زۆر باش ئاگاداریە کۆتایی پێدەین فەرموو بە قەنەعەتی من ئیسلامی سیاسی کاکیوەکەوە ئاماژەت پێداگە من دۆخی جاریشکە بێن بەسەر دۆخی فەڕەنساوان هاتوون سوودێکی زۆر باش لە هەموو ئەو ڕخنە کۆمەڵایەتیانە گرن کە هەن ئەو ڕخنانە چین کە لە کۆمەلگای فەڕەنسیە هەن جگە لە هەژاری گۆڕەکە هەژارەکان کە لێوێ دێنە ژوورەوەمانە یانە جواتی کۆمەڵاتی و دێنەمانە کۆمەڵێ هینی بڵێن کلێنن لێوێ دێنە ژوورە بەڵام سوودیشان لە کوی ئەو ڕخنانە گرتۆ کە هەن بۆ نمونە لەسەر زاکیرەی کۆلۆنیالیزم و ئەمانە ئیشەکەن ئەهێنن ڕایشێک لەو ڕخنە و کلێنانە کاری لەسەرەکەن لەسەر هەژاری و پەراوێزی کۆمەڵایەتی بێگانەکان کارەکەن یعنی هەر شتێک کە ئەوان کە بەجێ ماوە دەوڵەت بەجێ هێشتو ناوێت ئاوڕی لەداتەوە ئەما دێنە سەری کارەکەن و ئەیکەن بە گوتاری خوان ئەیکەن بە بەشێک لە خەبات و گرەبی خۆیان بە قەنەعەتی من لە کوردستانش ئەمە یەکێک لەو شتانی کە هێزە چەپەکان لە کوردستان ئەشێکاری لەسەرکەن
کە بۆ من زۆر گرنگە ئەوەیە کە چۆن گرفتە کۆمەڵایەتیەکان ببێ بە گوتاری هێزە چەپەکانیانی هەموو ئەو گرفتە کۆمەڵاتیانی کە هەن ئەمان بیخەنە گوتارێکە گوتارێکی سیاسی بە سیاسیکردنی ئەو گوتە ئەو هەموو ئەو کێشە و گر و گرفت و کۆمەڵایەتیانی کە هەن ینی ئێمە لە کوردستان ژمێ گرفتی چینایەتیمان هەیە بەڵام ئایا تا چەند سەرکەوتوین لە باسکردنی چینایەتی و تێگەشتن لەم گرفتە ینی بە قەناعەتی من زۆر کەسی سا لە کوردستان نازانێت چینایەتی ینی چی و هین ڕوانگەیەکی زۆر کلاسیکانەمان بۆ چینایەتی هەیە کە چینایەتی شتێکی کەیە ئەمامانە ینی گفتوگویشی زۆر نوێی ئەوێ کاری لەسەر بکرێ و هەموو گرفتە گیر و گرفتانە چۆن لای خەڵک تێبگەێنرێ پیناسیان بۆ بدۆزرێتەوە و ئیتر بکرێن بە جۆرێک لە بزوێن هین ناویچێ ماتۆڕێک بۆ کۆمەڵە بزاوتێکتری کۆمەڵایەتی و خەباتی تری کۆمەڵایەتی لە جێ و خەباتانەی کێسا دروست بن. دەستەکان خۆش کاک هەردی ئازیزان و خۆشەویستان من بەس تەنها وەکو ئیدامەکاریەک بۆ قسانی کە ئەو بەڕێزانە کردیان من وا ئەزانم کە ئێمە لە کوردستانە لەگەڵ ئیسلامی سیاسیەکە بەرەو ڕوونین کە بە تەنها دروشمی جیهاد و ئەوانادا ینی ئەگەر تۆ لە ناو بازارە لە هەندێک جێگایە خەڵکانێکی هەژارە بینی زۆرجار کە سەر بە سەلەفیەکانەوەوانە پرسیارن لێ بکە ئەبینی سایق تەکسیە تەکسیەکەی جەماعەت بۆیان کڕیوە سایقیەکە ئەوە پارەشیان نەداتەوە ئەوانە سەرمایەکەی خۆشی دووبارە بەرهەم دێنێتەوە ئەیانداتەوە ینی تۆڕێکی بەرژەوەندی دیاریکراویان دروست کردووە ئەمەیە زەمینەی بەهێزبوونی ئیسلامی سیاسی من وا ئەزانم کە ئێمەمانانیش و خەڵکانێک کە ئەیانەوێت کۆمەلگا بە ئاقارێکی ترا بەرەو پێشەوە هەنگاو بنێەوە ئازادی و یەکسانیەکی زۆرتری بەنسی ببێەوە زەمینە سازی ئەوە بکەین کە ڕزگار بین لە سەرمایهداری پێویستمان هەیە بەوە هەیە بە هەمان میکانیزم کارکەین ئەبێ بچین بزانین خەڵک چۆنی بەرەنگاری هەژاریە بێتەوە و ئێمە بەشێک بین لە پرۆسەی خۆ ئامادەکردنی خەڵک بۆ بەرەنگاری بوونەوەی خەڵک لەگەڵ هەژاریە لەگەڵ فەقرە لەگەڵ بێکاریە چۆنی ئەتوانێت کە نەخۆشیێکی بێتەوە نەفریای بینێرە بۆ دەرەوەی وڵات چی بۆکەن پیتاچی بۆکەن لە ناو خزمانە بۆی کۆبنەوە ئەمانە ئەو شە سەرەتایانن کێمە توانین دەستی پێوە بگرین و ئەو نموزەجانن کە توانین کاری لەسەر بکەین دیارە ڕێگایە ڕێگایەکی دوور و درێژەوە بەڕاستی بە بانگەوازیش ناکرێ ئێمەمانان کە ئەم ئەفکارانە تەرحەکەینەوەوانە تەنها ئەڵین کە خەڵکانێکە خۆیان بە چەک و کۆمونیست ئەزانوە خۆیان بە سۆسیالیست ئەزان و وەختانەوێ ئایندە بۆ ئازادی و یەکسانی ئینسانەکان بێ چۆنی ئەتوانن لەم پرۆسەیە بەشداری بکەن ئەگەر نا باسەکە لەسەر بە بانگەوازکردن ناکرێت کارەکە گرنگە و کارە بکرێت و ببرێتە پێشەوە لەسەر ئەو زەمینەیە کە ئەتوانی تو ئەلتەرناتیڤیتی دروستکەیت و پێشی بێنی من وایە زانم کە لە دەرەوەی وڵات لە ئەوروپا و لە وڵاتانی غەرب لە وڵاتانی وەکو وڵاتانی ئێمە تەنها ڕێگە چارە و حل ئەوەیە کە لەناو خودی کێشەکانە بۆ چارەسەر بگەڕین نەک لە دەرەوەی باز لەسەرەوە نیە جاریشکە دەوڵەت بێنینەوە مەدان بڵین دەوڵەت وەرە تۆ چارەسەری کێشەکانمان بۆ بکە زۆر کەس پێی وایە ئەمە شانخاڵیکردنەوەی دەوڵەتە وەڵام حقیقەتەکەی ئەوەیە ئەوەنەش بارکردنی دەوڵەت بە بارکردنی دەوڵەت بە معنایەک بە جۆرە لە جۆرەکان اعترافکردنە بەوەی کەوا کەسی تر لە غیری دەوڵەت ناتوانێت هیچ وەخۆ ڕێکخستن لە خوارەوە ناتوانێت حەلی ئەم مۆزوعانە بکەن بەرحاڵ ئەم باسانە بەڕێزان زۆرتر دەتوانێت جێگەی قسە ئێمە تەنها سەرخەتەکانمان باس کرد وەکو دیاریشە ئێمە تەنها توانین زۆرتر پرسیارەکان بجوڵێنین پرسیارەکان بوروژێنین لێرە کە بەرنامانە پێشکەشی ئێوەکەین پێمان وانە جوابی ئامادەمان هەیە بۆ هەموو پرسیارەکانی ئێوە زۆرتر پرسیارەکان فۆرمۆڵە بکەین بە ئاراستەیەکە کە بتوانین پێکەوە وەڵامی بدەینەوە وەگە بینن ئێمە لێرە کۆشی لەسەر ئەوەی کە کۆک نەبین لەسەر هەموو شتێک بیر و بۆچوونەکانمان وەکو یەک نییە چاوەڕواری سەرنجەکانی ئێوە ڕخنەکانی ئێوە پێشنیارەکانی ئێوە بۆ پەرەپێدان بەم بەرنامەین بەڵام بە هەر حاڵ بیرتان نەچێ لایکی ئەم کەناڵە یوتیوبمان بکەن بەشدار بن لەم کەناڵە یوتیوبە لە ڕێگەی کلیککردنی ئیشتیراک یاخۆ سەبسکرایبەوە واگەر ویستان ئەپدەیتان پێ بگا زەنگەکەش کلیک بکەن من زۆر سپاسی ئەو هاوڕیان ناکەم کە لێرن هاوڕێ هیوا لە هەولێرەوە لەگەڵمان بوو بەڕێز کاک هەردیمێت مامۆستای زانکۆی سۆربۆن لە فەڕەنساوە لەگەڵمان بوو گفتوگۆیەک بوو بۆ من جێگای زۆر خۆشحاڵیە ومێدەوارم لە دەرفەتێکی ترا دووبارە بەوەی ئازیز بگەینەوە ڕۆژێکی خۆشتان هەبێ کاتێکی خۆشتان هەبێ هەربژین
ma cité HLM, jusque dans ta campagne profonde, notre réalité est la même, et partout la révolte gronde. Dans ce monde on n'avait pas notre place, on n'avait pas la gueule de l'emploi, on n'est pas né dans un palace, on n'avait pas la CBA papa. SDF, chômeurs, ouvriers, paysans, immigrés sans papier, ils ont voulu nous diviser, faut dire qu'ils y sont arrivés. Tant que c'était chacun pour sa gueule, leur système pouvait prospérer. Mais fallait bien qu'un jour on se réveille et que les têtes se remettent à tomber. On lâche rien, 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 on lâche rien. Ils nous parlaient d'égalité et comme des cons on les a crus. Démocratie, fais-moi marrer, si c'était le cas on l'aurait su. Que pèse notre bulletin de vote face à la loi du marché? C'est con mes chers compatriotes, mais on s'est bien fait baiser. Et que pèsent les droits de l'homme face à la vente d'un Airbus? Au fond y a qu'une seule règle en somme, se vendre plus pour vendre plus. La République se prostitue sur le trottoir des dictateurs. Leurs belles paroles on n'y croit plus, nos dirigeants sont des menteurs. On lâche rien, 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 on lâche rien. C'est tellement con, tellement banal de parler de paix, de fraternité, quand des SDF crèvent sur la dalle et qu'on mène la chasse aux sans-papiers, qu'on jette des miettes aux prolétaires, juste histoire de les calmer, qui s'en prennent pas aux patrons millionnaires, trop précieux pour notre société. C'est fou comme ils sont protégés, tous nos riches et nos puissants. Y a pas à dire, ça peut aider d'être l'ami du président. Chers camarades, chers électeurs, chers citoyens, consommateurs, le réveil a sonné, il est l'heure de remettre à zéro les compteurs. Tant qu'il y a de la lutte, il y a de l'espoir. Tant qu'il y a de la vie, il y a du combat. Tant qu'on se bat, c'est qu'on est debout. Tant qu'on est debout, on lâchera pas. La rage de vaincre coule dans nos veines. Maintenant tu sais pourquoi on se bat. Notre idéal, bien plus qu'un rêve. Un autre monde, on n'a pas le choix. On lâche rien, on lâche rien, on lâche rien, on lâche rien.